بەناوی خوای بەخشندەی میهرەبان جوانترین سڵاوتان لێبێت بینەرە عزیز و خۆشەویستەکانی کەناڵی ئاسمانی پەیام بە تایبەت پرۆگرامی هەیوان خۆشحاڵین خۆی پەروەردگار لەم ئەڵقەیەشدا دەرفەتی پێبەخشین بە خزمەت ئێوەی عزیز و خۆشەویست شاد ببینەوە. خۆشەویستان دەوترێت بۆ بەهێزی هەر کۆمەڵگەیەک دەبێت خێزان بەهێز بێت. کاتێک خێزان بەهێزە بێت کە تاکەکانی بەهێز بن ئەویش لە ڕووی کۆمەڵایەتیەوە. بێگومان فەرمودەیەکی شیرینی پێغەمبەرمان هەیە صلی الله عليه وسلم بەفەرمێت هەر کەسێک ئەیەوێت بەرەکەت بکەوێتە ڕزق و ڕۆزیەوە و بەرەکەت بکەوێتە تەمەنیەوە با سیلەی ڕەحم بەجێ بهێنێت واتە پەیوەندی خزمایەتی قەتع نەگاو بەجێی بهێنێت. دەوترێت تۆڕە کۆمەڵایەتیەکان بوونەتە تێکشکێنەری پەیوەندیە کۆمەڵایەتیەکان لە نێوان ئەندامانی خێزانە. بەڵام هەندێکیش پیان وایە نەخێر لە ڕێی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە ئێستا پەیوەندیە دوورەکانمان بۆ نزیک بۆتەوە و جۆرێک لە پەیوەندی کۆمەڵایەتی بەهێزتر بووە. جاران خەڵک لە ڕووی ناهات بە ئامۆزای باوکی بە پورزای باوکی بە خاڵۆزای باوکی بڵێ ئەوە خاڵۆزازامە یا خاڵۆزای باوکمە، ئەیوت ئەوە ئامۆزای منە، ئەوە پورزامە، ئەوە خاڵۆزامە. بەڵام ئێستا بە ناشکوری نەبێ ئامۆزای یەکتری، پورزای یەکتری، خاڵۆزای یەکتری زۆر جار یەکتری ناناسن بەهۆی نەبوونی هاموشە و پەیوەندیە کۆمەڵایەتیەکانەوە. ئێمە لەم ئەڵقەیەدا پەیوەندیە کۆمەڵایەتیەکان لە چوارچێوەی خێزاندا شرۆڤاکەین بە میوانداری هەرێک لە بەڕێزان مامۆستا وشیار جافەرانی، مامۆستای ئاینی کە بە سوپاسەوە لەگەڵمان میوانە، هەروەها زۆر بەڕێز دکتۆر کەریم شەریف قەرەستانی پسپۆڕی دەرونی کە ئەویش بە خۆشحاڵیەوە لەگەڵمانە، هەروەها بەڕێز حاجی عەبدولکەریم یاڵان قۆزی کەسایەتی کۆمەڵایەتی شاری سلێمانی کە بە سوپاسەوە ئەویشمان لەگەڵایە. هەروەها کۆمەڵک میوانی ئەزیز و خۆشەویست و کەسایەتی کۆمەڵایەتی و پیاوماقوڵ لە سەنتەری ڕۆشنبیری گۆرانەوە لەگەڵمانن. بە خێراتنیاوانی ژەکەن یەخوا هەموو لایەکتان بەخێر بن. بەخێر بن یاخوا. مامۆستا ئەگەر لە جەنابتەوە دەست پێ بکەم، سەرەتا پێگە و ڕۆڵ و مەهامی پەیوەندیە کۆمەڵایەتیەکان یان سیلەی ڕەحم لە ئاینی پیرۆزی ئیسلامە لە چه ئاستێکایە؟ خۆی پروەردگار پێغەمبەر صلی الله عليه وسلم و دینی پیرۆزی ئیسلام چۆن ئاماژەی بەم پەیوەندیانە کردووە؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. سپاسان دەکەین بۆ ئەم کاتێک کە بەخشیتان بە ئێمە و ئومێدمان هەیە ئینشاءڵڵا لە شاشەی تەلەڤیزیۆنەکەیەوە بتوانین ئەو پەیامە بگەینین بە گوێی بیسەرانی خۆشەویست و بینەرانی خۆشەویستدا کە ئاینی پیرۆزی ئیسلام بەڕاستی لە هەر لە سەرەتایەوە هەتاکو کۆتایی زۆر پێی خۆشە ئێمە لەگەڵ یەکدابی هاوکار و دەستباری یەک بین. جارە قورئانی پیرۆز دەفەرمێ وتعاونوا على البر والتقوى ولا تعاونوا على الإثم والعدوان واتقوا الله إن الله شديد العقاب. ئێوە یارمەتی و هاوکاری یەک بن لە کارە خێرەکانە، یعنی ئەم کارە خێرانە عیبادەت کە ئێمە دەستباری یەکتری بکەین بەدەنگ یەکەوە بچین. کوردەواری ئێمە زۆر ئیسفادەی لەم ئاەتە قورئانی پیرۆزە کردو، هەتا لە گوندەکاندا هەتا ئەم ساڵانەی پێشوو هەموو کارەکانیان بە هەرەوەزی بووە. مەسەڵەن بڵێن باخی ئەنچەڵاو بە هەرەوەزی، درێویان کردووە بە هەرەوەزی، سەربانیان گڵێبان کردووە هەر بە هەرەوەزی، ئیشەکانیان بە هەرەوەزی بوو. جا پێغەمبەری صلی الله علیه و سلم فەرمێ يد الله مع جماعة ومن شذ شذ في النار إنما الذئب يأكل من الغنم القاص. دەستی قدرەتی خوا لەگەڵ کۆمەڵدا پارچە پارچە مەبن، بڕەبڕ مەبن، یەک بن، یەک دەنگ بن، یەک ڕەنگ بن، لەگەڵ یەکدا بن، هاوکاری یەک بن، بەدەنگ یەکەوە بچین، یارمەتی یەک بن بۆی خوش گیان یارمەتیتان بە. پێغەمبەری ئەکرەم صلی الله عليه وسلم لە فەرمودەیەکی شیریندا دەفەرمێ خوای گەورە کە ئەم بوونەوەرەی دروست کردووە سیلەی ڕەحم لێی هاتووەتە جواب فەرمێتی خوایە پەنا ئەگرم بە تۆ لەوەی کە سیلەی ڕەحم ناگەێنێ. خوای گەورە فەرمێتی ئەوەی سیلەی ڕەحم گەێنێ من سیلەی ڕەحمی خۆمی پێگەێنم، ئەوەی بی بچڕێ منیش پێ بچڕێنم. وەکو فەرمودەکەش لە سەرەتا جەنابی ئیشارەت بە پێغەمبەر گیان صلی الله علیه و سلم کە ئێمە حەزمان لە دوو شتە، یەکەم پارە، زۆر حەزمان لە پارە، دووەمی لەش ساغی کە دوو نیعمەتی گەورەن ئەگەر بە چاچی و بە ڕێکوپێکی بەکاری بێنی. پێغەمبەر گیانە فەرمی ئەو کەسانەی کە بەردەوامن لەسەر گەیاندنی سیلەی ڕەحم هەم خوا ڕزقیان زیاکە هەم لەشیشان ساغ و تەمەنیان ئینشەڵڵا بە لەش ساغیەکی جوان ژیان دەبنە سەر. کەواتە ئەو کەسانی کە حەزیان لە تەمەنی درێژە بە لەش ساغی با سیلەی ڕەحم بگەێن، ئەوانەی کە حەزیان لە پارەی حەڵاڵە با سیلەی ڕەحم بگەێن، ئەمێ بێتە هۆکاری ڕەزامەندی پەروەردگار. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ لە فەرمودەیەکی تردا دەفەرمێ ئەگەر ئێوە ئیشی برایەکی موسڵمانتان یا خوشکێکی
مسلمانتان جێبەجێ بکەن یەک مانگ لە مزگەوتەکەی پێغەمبەردا عیبادەت کەن چەند خێرتان وزخوا ئەوە نەخێرتان وزێ پێغەمبەر گیان لە فەرمودێکی تدا عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرمێ مەسەڵ بڵێ جەنابەت تەشریف دێنی دی بۆ سەردانی من خۆی جەلە جەلال و فریشتەیە کە نێرە سەر ڕێگەکەی کاکەدانا لێ پرسێت داناگیان بۆ کوێکی ئەڵێ ئەچمەسە بۆ سەرچنار مەبەستە چییە وەڵا برایەکم لەوێ دەچم سەردانیەکەم ئیشی پێیەتی نەوەڵە ئەو ئیشی بە توێنەوە ئەی بۆ چێکی لەبەر خاتی خوا گیانە فەرمێ ئەم فریشتەیە مژدەی بەهەشتێداتی ڕۆیشتنی تۆ لە ماڵی خۆتەوە بۆ ئەو شوێنەی کە مەبەستە تا گەڕیتەوە وابزانە تەسەور کە لە بەهەشتی خوادای ئەمەدە حەسەنات و خێر و بەرەکەتت بۆ نووسێ اینجا پێغەمبەرگیان لە هەموو فەرمودەکانە زۆر تەرکیزی لەگەر سەرەوە کە ئێمە زۆر مەبەستمانە خوا لە گوناحمان خۆش بێ یەکێک لەو هۆکارانەی کە بێتە هۆی داوەرینی گوناحەکانەوە خوا لە گوناحەکانمان خۆشەوێ گاندنی سیرەی ڕەحمە پێغەمبەرگیان فەرمێ بڕۆ چاکە لەگەڵ دایکتا بکە سێ جار فەرمی دوایی فەرمی بڕۆ چاکە لەگەڵ باوکتا ئەگە دایک و باوک نەما فەرمی اینجا لەگەڵ خوشکی دایکێکە پورتە لەگەڵ خوشکی باوکەکە پورتە لەگەڵ برای باوکەکە مامتر لەگەڵ خاڵی خۆت کە برای دایکتە لەگەڵ ئەمانە چاکە بکە ئەگەر ئەمانش خوا نەخواسە هیچی نەما بنە بڕبوون ئەمە اینجا بڕۆ چاکە لەگەڵ ئەوانە بکە کە خۆشەویستی دایک بووە یا خۆشەویستی باوک بووە ڕەفیقی باوک بووە دۆستی باوک بووە بڕۆ چاکە لەگەڵ بۆی گوناحەکانتی پێڵوەرێ کەواتە ئاینی پیرۆزیدا من ئەوەڵ هەتا ئاخیر تەشجیعی ئێماکە بۆی ئەم ڕۆحە کۆمەڵایەتێ نەمرێ وەزینوو هەمیشە بەرقەرار بێت چون بەڕاستی ئێمە هە لە ڕووی دەرونی ئیشی جناوی دکتۆرە خۆی دوای ئیشارەتی زیاتر دەداتێ و تەوزیحی دەکا لە ڕووی دەرونیشە ئینسان کە سەردانیەکە مرتاح بێ ئاسووداوێ من جەنەها جار بەم شەرمەزاری خۆم چوومەتە لا نەخۆشیی وەڵڵاهی باری شەرسانم سوو بووە یعنی بەچوونی تۆ بۆ لا ئەو لە ڕووی دەرونیەوە ئیسفادەی لێکە لە ڕووی دەرونیەوە ئیسفادەی پێ ئەگەینی کەواتە یعنی لەگەڵ ڕێز و حرمەتە هەندێک جار دکتۆرەکان حرمەتە بێ بۆ مەسەڵەن نەخۆشێک دەبێت لێ با کەس نێبینێ مەسەڵەن حتا نەخۆشەکە گەیتۆ کە بێئەمەل بووە یعنی بڵین بە پێی علمی طب تەواو بووە یەکە تەواو بۆ خەڵک نێبینێ با بیبینێ بۆی بەشکوم هەرچی چێ بێت دڵخۆشکە من نمونەیەک بۆ بەڕێزتان دێم برایەک چوو بەلا دکتۆر زەختی زۆر بەرز بوو بۆ ئاخر دەرەجە فەقیرە ئیتر دکتۆر پیاوت بوو حسابی لێرە تەواو بی بەنەو ماڵەوە منیش چوون بۆ لای بڕواکانی قسەی خۆشم بۆ کرد پێکەنی و زۆر وتی شەڵان نەبرم ئەم بەهارە ژنێکێنم منیش خۆ ناکرێ بڵێم تازە دکتۆر ئیزنیاژنی چی و حساب تەواو بۆمانە وتی تۆ بەم کچە بڵێ منی بۆ هێناوەتەوە بۆ ئەم ماڵەوە ئەمانە منیش خۆ ناتوانم بڵێم وتم ئەزین بۆچی توتی با بخۆی لە ماڵەوە ئیستراحەت کا و خزم و کەس و کار بتوان لە خەسخانە نەیانتوانی بێن سەردانەکە بەس ئێستا بە ئاسانی خەڵک دێ سەردانە دەکا ئەمانە وتی کوڕە ڕۆڵە گیانتی لە خەسخانەم بخۆی دوو کچی جوانە ها سیرمە کرد دڵم خۆشە و سعدم پێی باشە بەڵام لێرە چوارچێوەم دیوارە من چی بکەم کەواتە ئەم سزنکردنە شتێکی زۆر خراپە زۆر شتێکی خراپە کە ئینسان سزنی کا لە ژوورێکایە لەینا حتا پێغەمبەر ڕەهبانیەت لە ئیسلامانیە پیاوێکی عابید نابێ بچێت لە ئەشکەوتێکە عیبادەتکە خوا پێویستی بەم عیبادەتەی نوێ پێویستی بۆی تۆ تێکەڵی خەڵک بێ ئەم بە پێغەمبەر فەرمووی ولا تكن كصاحب الحوت تۆ وەکو حەزەتی یونس نەکەی قەومەکە جێڵی لەگەڵیانە بە لە ئەساتیانە بە لە خۆشییانە بە لە ناخۆشییانە بەشداری بکە کەواتە ئاینی پیرۆزی ئیسلام بە فەرمایشتەکانی خۆ فەرمایشتەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئێمە کە موسڵمان زۆرمان پێ خۆشە خوا لە گوناحمان خۆش بێ ئەوانەی کە موسڵمان و ئەهلی ئیمانن با خوا لە گوناحەکان ئەم سیرەی ڕەحمە بگەین ئەگەر ئەهلی ئیمانیش بۆ دەرونی خۆت بۆ پیاوەتی و مەردایەتی خۆت سەردانی خزمەکان بکە با خزمەکان بناسێ جەنابەت ئیشارەت بە قسەیەکدا لە پرسەیەک لەم شاری سلێمانیە زۆر بەداخەوە دەڵێم برایەکی لێ بوو خوێندی خواردی مامۆستا بەزات و سبەتی خوا برازامی لێ نایناسم برازا وتی باشە هۆکاری چێوتی براژنم بێ قەزا بێوتێتی بکەی بایەوە ماوە خەڵک سەردانی خەڵکە بایەوە شتانە نەماوە شتێکی کۆن بوو بەسەر چوو بەڵام بەداخەوە کە ئەوە شتێکی زۆر خراپە اینجا کەواتە ئێمە زۆر پێویستمان حتا لە فەرمودەکانی پێغەمبەر حتا لە مردنەکە مەسەڵەن نەخۆشە سەردانیکەوە یاوارەیە پێغەمبەر فەرمی تا بەیانی 7,000 مەلایکە دوعای خێری لەکە بەیانی حتا یاوارە 7,000 مەلایکە دوعای خێری بۆکە کە تۆ سەردانی ئەم نەخۆشیەکە جەنازەیە کە ئیتیباعی جەنازەکە بکە حەقی موسڵمانێتی جێبەجێ قیراتی خێرت دەگا حاضری خێژ جەزاکە قیراتی کەواتە ئیسلام هەموو هۆکارەکان ئەگرێتە بەر بۆی کە ئەم ڕۆحی کۆمەڵایەتە ئینشەڵا بەردەوام و بەرقەرار بێگومان بەشێک لە عیبادەتەکانیش خۆ دەزانی تاکین کە من ئەمانە بەشە لە عیبادەتەکانیش وەکو نوێژی جەماعەت و نوێژی هەینی و با بڵێن حەج و ئەمانە بە جەماعی ئەوەش هەر فەلسەفەی خۆی هەیە بەڕاستی زۆر باش ئەو جەماعیەش یەکێ لە هۆکارەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم کە نوێژەکەی فەرموزان کێ نەهاتەوە بۆ زای نەخۆش نییە بزای مشکلەیەکی نییە گرفتێکی نییە بچین بەدەنگەوە زۆر باش کاک دکتۆر دووبارە بەخێر بیت خۆشحاڵت کردین لە ڕووی دەرونیەوە ئینسانە گەر دەرونی تەندروست نەبوو بێگومان لاشەشی تەندروست نابێت تووشی دنیای گیر و گرفتی تەندروستیە بێ پەیوەندیە کۆمەڵایەتیەکان لەسەر
دەروون دروستی بەڕاست کاریگەری هەیە، ینی کەسێکە لە شەرقی ئەوسەتە کۆمەڵایەتیە لەگەڵ کەسێک ئەوانەی کە لە ئەوروپاژین، یان بە ناشکوری نەبێ ئێستا خەڵکانێک لێرەوایلیات و خۆی عەزل کردووە پەیوەندی کۆمەڵاتی زایفە لەسەر دەروون دروستی کاریگەری هەیە یان نە؟ بنای خی گەورە و میهرەبان بێگومان هەر کە مرۆڤ لەدایکە بێ ئەسڵەن بوونەوەرێکی کۆمەڵایەتیە، یعنی بە فطرەت ئینسان حەز بە ناو کۆمەڵەکات و ئەگەر تێبینی و کردبێ لە ناو ئاژەڵەکانە جاری وایە دوای 5 دقە 10 دقە سەعاتێکەوێتە سەر پێی خۆی ئەڕای پس بە خەڵک نابەسێت. بەس تەنیا مناڵی مرۆڤە کە لایەنی کەم 4 ساڵ تۆ بێ خزمەتی بکەیت، یعنی مناڵێک لەدایکە بێ ئەگەر دایک لە باوەشی نەکا و شیری نەیەتی خزمەتی نەکەم مناڵەکان بێت، یعنی کەبێتە هەموو مرۆڤێک پێویستی بە کەسانی کرد. ئەمە یەک. دووەم دروستی دەرونی لەلایەنی کۆمەڵایەتیەکەوانێ تەکمیلە یەکتری. بۆ نمونە ئێستا من نەخۆشیێکمان هەیە شڵەژانێکە ئۆتیزم، خۆی ئۆتیزم یان تەنیایی تەواحد تێکەڵ بە خەڵک نابێ، عیلاقی بە خەڵکەوە نابێ، سەیری کە هەموو ئەوانەی نەخۆشی دەرونیان هەیە گۆشە گیرن، یعنی کەسێکە تووشی دڵە ڕاوچێ بێت، تووشی خەمۆچێ بێت، تووشی شیزۆفرینیا بێ، تووشی هەم نەخۆشیە بێت، تووشی وەسواسی بێ، حەز بە ناو کۆمەڵ ناکات، تەنیایی هەڵەبژێرێ. ئێمە زەداین تەنیایی بۆ خوایە، کەواتە کاتێک ئینسان تێکەڵ بە کۆمەڵە بێ خۆی لە خۆیان ئەوە جۆرێکە لە دروستی دەرونی. یعنی مامۆستا باسی تەعزیە کرد، دایمەن دەڵێن چاوی تەعزیەبات تفیژە و دوورە، حەزەکە خەڵک بێت، یعنی ئاهێکی تایە تۆ کە ئێستا پرسەیەکت دەبێت خەڵک لێتە پرسێتەوەوانی بەشداریەکە حەزەکەی بە دڵ لە چواردەورە بێت. ئێمە کاتێکمانەوێت بۆ ڕەوانەوەی خاڵەکان بۆ ڕەوانەوەی ناخۆشیەکان خۆی گەورە نیعمەتی چاو بە ئینسان نسیان لە بێچوونەوە جا تا پرسەکە دوور هەواڵت پرسن و بەسەر بکەنەوە بە تەلەفۆنێکیش بێ ئەما بێتە هۆی ئەوە دڵنەغەیە بۆ ئینسانەکانی تر دەودا خوا نیعمەتی یاوینە تێ شتەکانمان بیرەچێتەوە ڕاین لەگەڵێ. کەواتە مرۆڤ بە فطرەت بوونەوەریش کۆمەڵایەتیە و بەبێ کۆمەڵ ناژی. ما ئەوەی کە پەیوەندی کۆمەڵایەتەکان ئێستا لاوەز بۆ تۆ تەمەن هۆکاری خۆی هەیە، تۆ باسی 30 ساڵ 40 ساڵ پێش ئێستاکەی بۆ 50 ساڵ پێش ئێستا نە تەکنەلۆژیا و نە هۆیەکانی ڕاگەیاندن و نە تەلەڤیزیۆن و سۆشیال میدیا و کوێستان نەبوو، خەڵک فەراغیەوە شار قەرەباڵ نەبوو کوێستا بۆی لە گوندێکە چەند ماڵێک بووە حەزیان کردو و کاتە نەئەڕۆی ئەبێ لەگەڵ یەکا بن، بۆیە کاڵە شەوچەرە هەبووە بۆ نمونە زۆر کۆڕ و کۆبوونەوەکان هەبووە، خەڵک شتی تر نەبووە مەشغوڵەکە. بەڵام ئێستا تۆ ئەم مۆبایلاگری بەدەستەوانێ وەختێکە زەنی 11 شەوە، ئەمە یەکێکە لە هۆکارەکان. بەڵام ئەمە مانای ئەوە نییە تۆ پەیوەندی کۆمەڵایەتەکان لاوازکەیت. هۆکاری دووەم عیلاقەی بە کەسێتی ئینسانەکانەوە هەیە، هیوا هەیە دڵی ڕەقە جارانیش ناچوو بۆ ماڵی کەس، هیوا هەیە مەسەلەن دایمەن بە گومانە بەشکە جۆری کەسێتێکی بە گومان و بەشکە ناچێت بۆ ماڵان. کەواتە جۆری کەسێتێکەش ڕۆڵی هەیە لەوەی کە ئینسانەجیلا ئێستاشی بگرە. من خەڵکێکی زۆرە ناسم لەوانەیە ئێمە بەهۆی سەرقاڵی و ئیشەوانێ و ژیان وای لێ هاتوو ژیان زەحمەت بە قوربان جاران لە لادێ ینی کێشە کۆمەڵایەتیەکان و کێشە ئابوووریەکان و کوێستان نەبوو. بۆ نمونە کوڕێگەری ساژن بێنێ زۆر احتیاجی بوو هەر لە خزم و کەس چەند مەتری عەرزیانە لە دراوی خۆیان و بە وشکە کەڵەکیش بووایە و بە هەرەوەزی بووە دوو ژووران بۆ دروستەکەی و 200 مەڵات و چەند مەتری عەرزیانەیە ینی سەرچاوی داراییەکەی پڵانی ئێستاوانە گەنجێکە لە زانکۆ تەخەڕوجەکە ڕاکەڕاکە بە دوای ئیشە لە دەوامە چێ ئیشێکەکە ینی ئەمەش هۆکارێکی تر بووە کە ئینسان دوورکەوێتەوە لە خەڵکی. کاکتۆر ئەوە نەخۆشیە دەرونیەکانن تاکی کۆمەڵگا عەزلەکە و گۆشەگیریەکە و پەناگیریەکە یان نەبوونی پەیوەندیکی دروست و تەندروستی کۆمەڵایەتیە تاکەکان بەرەو نەخۆشی دەرونیە بە نەخۆی ئێستا من وەکوتم سەردەمە و بەزلایە من نییە لە بیری نەچێت لە هەموو دنیاە پەیوەندی کۆمەڵایەتەکان لاواز بووە تا شارستانێت بچێتە پێشەوانێ تا ژیان ئاڵۆز بێ پەیوەندی کۆمەڵایەتەکان لاوازە بێ ئەوە لە هەموو دنیاوایە. ئێستا زۆر کێ مەسەلەن مناڵەکانی خۆمان لە ماڵەوە ئەمەگەس خەریکی مۆبایل و تەکنۆلۆژیا تەلەڤیزیۆن و شتەمەگە کارەبا بڕەوی لەبەرەوە بەس پەیوەندی کۆمەڵایەتەکان لەگەڵ یەکتریە بەو شێوە ئەو متعاوخۆشی نایەتێت. ئەمە لە لای تریشەوە بەداخەوە ئێستا زۆربەی پەیوەندی کۆمەڵایەتەکانمان لایەنێکی مادی وەرگتووە. اینجا دەرون ئینسانەکانیش بەهۆی ئەم گۆڕانکاریانەی وەکو جاران نەماوە کاکە جاران خەڵکە چوو بۆ ماڵێ ئەوەی هەیبوو ئەیایە ینی لەوانەیە لە دەمی خۆی مناڵەکان یەکیتەوە یا بە میوانەکەی لەبەر میوان عەزیزە ئەوەی لێ خوا بەرەکەتی تێکا. بەڵام دوای ئەوەی کە سەدام خەڵکەکەی لە گوندەکانەوە هێنا بۆ مجەمەعەکان وردە پەیوەندی کۆمەڵایەتەکانی لاواز وەر کەسە بۆ خۆیژە حساب چوو بۆ گوندەکە ئەو شتەی هەیە کە ئیشارێتە بۆ توی ناکات ینی چون ئەمامی کاریگەری هەیە لەسەر دەرونی ئینسان
بۆیە پەیوەندی کۆمەڵایەتەکان بە عمیسان لە ئەوروپاوای لێ هاتووە خەڵک لەگەڵ خەڵکهایەکات و تەواو سەجێکی کردو بە هاوڕێی خۆی ئاژەڵێکی کردو بە هاوڕێی خۆی تەنیاگەوەی لێ هاتووە پەیوەندی کۆمەڵایەتەکان یعنی ناڵم زیاتر ڕەبط بووە بە مەسلحەت و لایەنداریەکەی داراییەکەوە ئەچی بۆ ماڵان دەجاتی دانیشی مەسەن دوو قسەی خۆشی بۆ بکە شتێکی بۆ بکە من ئێستا خەڵک هاتووە بۆ ماڵمان یا چی بۆ ماڵێ ئەڵێ زەحمەتی پاسوەردەکەتان نایکێ جارانێکی بەرنامەکە نایکەن یۆشەکە ئێستا پاسوەرد لێرە ئی باشە کە تۆ هاتووی فەیسبوک بکەیت و تۆڕە کۆمەڵایەتی لە ماڵی بوو بە میوانداریەوەی دانیشی قسە بکەی گفتوگۆ بکەیت ئەمانە هەمووی کاریگەری هەبووە لەسەر کەواتە توانین بڵین کەسێک کە پەیوەندی کۆمەڵایەتی بەهێز نەبێت تاکێک معڕەزە بووی کە تووشی نەخۆشیە دەرونیەکان بێ زۆر باشە. کاک حاجی عەبدولکەریم یاڵان قۆزی یەخۆ بەخێر بێ. لەسواسەکەم جەناب پیاوێکی کۆمەڵایەتی تو لە زۆر لە کایە کۆمەڵایەتی و سڵحی عەشایری و ئەم بابەتانەیە بوونت هەیە. با پرسیارەکە لێەوە بکەم کەسێکی کۆمەڵایەتی لەگەڵ کەسێکی ناکۆمەڵایەتی هەر تۆگەل لە خێزان و عایلە و خزمەکانی خۆت و لە یاڵان قۆزەوە دەست پێ بکەیت چ جایی بۆ گەڕک و چوزانم فراوانتر بێ. ئەم کەسانی کۆمەڵایەتین لە ناو کۆمەلگایە خۆشەویستترن یا و کەسەی بە جۆرێک لە جۆرەکان گۆشەگیری کرد و بەدەم هیچ شتێکی هیچ کەسێکەوە نییە. سەرەتا بسم الله الرحمن الرحیم سەرەتا دەستخۆشی لە کاکەداناکەم بۆ بەرنامە جوانت بۆ کۆکردنەوەی ئەم دەم و چاوە جوانانە و بە تایبەتی زۆر خۆشحاڵم بەڕاستی لە خزمەت بەڕێز کاک پرۆفیسۆر دکتۆر کەریم لەگەڵ مامۆستا وشاری بەڕێز لەگەڵ ئەم خزمە بەڕێز و خۆشەویستانە ینی ئەمە ئەگەڕێتەوە بە ئازایی جەنامن بەڕاستێکی دەست خۆش بێخوا کە کۆ کردو نەتوان و دەستخۆشی لێکن. کەواتە با بگەڕێنەوە بە دەوری شەستەکان و پێشتریش لە ساڵانی شەستەکان و هەفتاکان و بگرە 50 ساڵەوە پێش 100 ساڵەوە پێش هەتا 152 ساڵەوە پێش بەڕاستی هەموو حاڵاتێکی ماڵێکی کوردەواری یا دەیەکی کوردەواری وەکو یەکواوە تقریبن ینی باسی دەیەکی کوردەواری بکەی وەکو وایە باسی هەموو کوردستان بکەی چونکە ئەو سابەڕاستی کەسمان ئەو ڕیسەمان نەبوونە ئەو وەزیرەمان نەبوونە هەموو حاڵەتەکەمان وابوو بەدەست زاڵمانەوە ژیرمان خواردبوو هەمووی خەرێکی ماعیشەتێکی ژیانێکی خۆی بۆ خۆی بەخێوکە لەگەڵ نەبوونی و ئەوەشە ئەو پڕێز و احترام لەبێ نابووە گەلێ بە تایبەتی بڕوا بکە من خۆم لە ساڵانی شەستەکانە ئەوگە خۆشەویستی لە ناوە هابوو لە ناو خزمەکانە تەمەی کاڵم هی خۆمان یعنی هەموو دێکەن هەموو بەعام هەموو کوردستان بۆ نمونە ئەگەر ماڵێک ئێمە بە تایبەتی ئێمە دی ئێمە هەمومان ئامۆزای لە زەلامێک کەوتوینەتوانێ ئامۆزا و قاڵۆزا پورزایت ئەگەر زەلامێک ڕێز ئایلەکەی لە ماڵ نەوایە بڕوا بکەیت تریان ناڵم ئامۆزامون یا قاڵۆزا و پورزامون خێزانەکەی هابوو ماڵ بە دایک میێوریا بە باوک میێوت بە شۆ فڵان کەس بێن لە لەمان بخێوێ وەکو کوڕێکی خۆیان گوێ لە ئەمە لە چییە لەبەر تەبایی و خزمەتی و خۆشەویستی بین یەکتی و لە یەکتری ئەمینە بەڕاستیکەین یان وەکو جەناوی مامۆستاوەتی بۆ هەرەوەزی ئەو ساگەر هەرەوەزیەک ببوایە ماڵێک بڵێن بۆ سوتەمەنی زستان ئەگەر چەند کەسێک 10 کەس 15 کەس جاری وایە 20 کەس بە یەکوانێ یەک ڕۆژە چوون بە هەرەوەزی بۆ دارهێنان بۆ ئەو ماڵە ئەو ماڵیان ڕزگارەکە ئەمڕۆ بۆ ئەو سمێنە بۆ ئەو سمێنە بۆ ئەو هەمویان بە هەرەوەزەی شەکانیان نەجادیا و تەواویانەکەی ڕێز و احترام لە بینیانەوە بەڕاستی ئەوە ڕێز و خۆشەویستی لە بین نابوو تەماشای گەورە شتای وەرە بێکەوە ئیژەکەی درێ ناکەی دانیشی بێکەوە کەچی لەگەڵ ئەوەشە بەڕۆژ بێکەوەی شەوێت دیسان هەموو سەردانی یەکتریەکردەوە کەواتە کەسی کۆمەڵایەتی لە ناو کۆمەلگایە کەسێکی خۆشەویستە تەمانە مە لەوەیەوە کۆمەڵاتیەکە دروست دەبێ ئاخر کە تۆ سەردانی خزمەکە بەدەم کەس و کارەوە بووی هەر کەس ئیشێکی پێوتی بە ڕێک و پێچ و چی بە دەمیێوانێ جووا وەڵامت دایوانێ ئەوە مانایەوە خۆشەویستی بەڵام کەسانی کە بەڕاستی کەسی وایە تەنانەت پێی بڵێ بابچین کاکە فلان کەس و فلان کەس تۆزە بینیان تاو نییە بابچین گاڵتەی پێ گرم ناخم چێ بەسەریانەوە نابێ بێ ئیشی خەڵکیش تۆ بە ئیشی خۆ بزانی بەڕاستی ئەوێ بەدەمیەوە بێ ئەبێ کێشەیە مشکلێ شتێکیانە بێ پیا بەدەمیانەوە بە چونکە خوا ئەمری پێکردوین خوا ئەمری پێکردوین کە ئەگەر بینی دوو کەس بین دوو بنەماڵە بین دوو تایەفە بینی دوو حکومەت تەنانەت ئەو کەسانی قسەیان وەرەگیرێ ئەگەر کێشەیەکیان هەبوو هەتا ئەتوانی زوو بچۆ بەدەمیانەوە وان چەرەسەر زۆر باشە مامۆستا باسمان لە سیلێ ڕەحم کرد
ئاینی پیرۆزی ئیسلام چۆن وەصف و پێناسەی کردووە ینی لە ناو ئەندامانی خێزانە کاتێ خێزان گەورەترێ بە کوڕ و کچژنە هێنێ و پوری هەیە و خاڵی هەیە و مامی هەیە و ئەمانە ینی سیلێ ڕەحم چیەگرێتەوە چێ لەم بازنەیە لەم بازنە کۆمەڵایەتەیە کە نابێت بە هیچ جۆرێک ئێمە قەتعی بکەین کاکە دانا قورئانی پیرۆز جارە خواگیانە فێ وەڕەحمەتی وەسیعەت كل شيء ڕەحمەتی من هەموو ئەوەندە فراوانە هەموو مەخلوقەکانە مەگرێتەوە ڕەحم ئەتوانی بیکەین بە چەند بەشێک ڕەحمی ئێمە بەرامبەر بەیەکتی ئێرحەموا فی الأرض یەرحەموکم من فی السەما ئەگەر تۆ لەسەر ئەم ئەرزا ڕەحم بە من کەی خۆش ڕەحم بە تۆ کا لە ئاسمان ڕەحمکردن بەرامبەر پێغەمبەرگیان صلی الله علیه وسلم مناڵێک هات بۆ مەجلیسەکەی پێغەمبەرگیان گوشی بە خۆیەوە ماچی کرد باوکی لێ داش فەرمووە وەکو نوعما بڵێ چۆن بێزت دێ ئەو مناڵە ماچکەی یا ئەو مناڵە هی ئەوەیە ئاوای بۆ بکەی فەرمووی من چەند باسی پیاوەتی و شەهامەتی خۆی کرد طبعا ئەمە لە غەیری ئیسلامدا جاهیلیەتە وای بە پیاوەتی ئێزان ئێستاش حتا ئەمەن لە ناو بەعزێ باوکیشا ڕەنگی یاهاتەوە ئێستاش هەر هەیە یعنی ئەگەر من مناڵەکەی خۆم بکەمە باوشمەڵێەوە سەرژانیە یا لە ژنەکەی ترسێ یا پیاوەتیەکەی لەدەسەدا یا ئەگەر مناڵەکەم ماچکەم و بیگوشم بە سنگی خۆمەوە ئەمە لە شخصیەتم کەمەکاتەوە وایە تعبیر کرد ئەمە فکرێکی جاهیلیەت و نەزۆکە بەڵام پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی کابرا کە وەسی خۆی کردی من چەند مناڵم هەیە تا ئێستایشی کارم ماچ نەکەوتی جا ئەگەر تۆ ڕەحم لە دڵتان نەماوە خۆ لە دڵی منە ماوە پێغەمبەر صلی الله علیه و سلم لەسەر ئەو سۆز و ڕەحمە خوا عیتابی کرد لەسەر زەید کە هاتە دەرەوە مناڵەکانی بی مناڵەکان بۆخوان هەموو لە کەیف و شەوق و زەوق بوونیاریانە کرد زەیدی بینی بە کز و کۆڵەواری دانیشتۆتی تۆ بۆ یاری ناکەی لەگەڵ ڕەفیقەکان من باوکم نییە باوکم نییە فەرمووی دایکم نییە بێنازم پێغەمبەرگیان فەرمووی قبوڵتە من باوکم و خەدیجەش دایکت بێ هێنایە دوایی حتا لەگەڵیا پیان زەیدی کوڕی محەممەد صلی الله علیه و سلم تا گەورە بوو ژنیشی بۆ هێنا دوایی خواگیان فەرمی ئەم یاسای بە کوڕکردنە ئەبێ بە ئەساسیە دەبێ هەڵی وەشێنی باشە یعنی تۆ سەیری کرد لەسەر ئەم سۆز و گاندی ئەم سۆز و ڕەحمە یعنی کەواتە ئینسان بەرامبەر مەخلوقەکانی خوا هەمویان نەک هەر ئینسان هەر ئینسان دەبێت بەرامبەر بە مەخلوقەکانی خوش بە زەیمان بێ ئەو تا پێغەمبەرگیانە فەرمووی صلی الله علیه و سلم خوا ئافرەتێکی خستە جەهەنەمەوە لەبەرەوەی پشیلەیەکی بند کردووە خواردنەوەی لێ قەتع کردووە سەگێک کە ئینسانێکی گوناهبار چۆ لە تینەتی ڕزگارکەوە خەڵکوسێتی باش کاتە تۆ ڕەحمەتەی بەرامبەر بە بزمانە دڵنیاش بە خوا ڕەحمت پێکە نمونێکی زۆر زیندوت بۆ بجەڕمەوە برادەرێک لەم شارەی خۆمانە وتی دایکم وەزعی تێک چوو بە پەلە فرانومانە بۆ خەستەخانە وتیانە خێرا بیبن بۆ ژووری چاودێری ورد بردومانە چاودێری وتی منیش زۆرم برسی بوو ئیتر وتیان تۆ زەحمە نەبێ وەرە دەرەوە چکم نابێ تۆ لێ بێمان لەژێر چاودێری و داود دکتۆر جەنابی مراقبەی دەکا و چاودێریەکە باش وەڵا وتی منیش هاتمە دەرەوەتم خۆ نایڵە مەسوەژوتی نەوتم ئەی بۆ من بچمە دەرەوە بێمەوە وتیان بڕۆ قەیچێکە مشکلەمانێ وتی منیش چوم بڵێ لە فێ بخۆم بە پەلە بگەڕێەوە بۆ لادایکم وتی سوبحان الله پشیلەیەک وەکو بە زمانی حاڵ وتی ئەی میاوان و ڕووی تێکردمەوەمانە سەیرەکەم پشیلەکە کۆمەڵێ بەچکەی لەگەڵا ئەڵێ منیش لەسەر ئەم مۆزوعی خۆما و دایکم لێ وەزعەکەی خەتەرەوە ئەمانە تی سوبحان الله وتم خوای لەبەر خاتی تۆ دەچم قوتوێ ماسیم بۆ کڕی هێنام بۆ بدانا وتی پشیلەش ئەمەی برسی بوو بەسەڵاتی ماسیەکەی خوارد و ئەنجا چوو بۆ لا بەسکەکان پاڵکە و بەسکەکانیشی تی ئەڵان دەمیان نا بە مەمشی دایشانەوە شیرەکان خواردی هاتمەوە بۆ خەسخان ئەمە هەندێکم پێچوتی کە هاتمەوە چوون بۆ ژووری برایەک لەوێتی بۆ چۆچی کاکەوتم وڵا چون بۆ ژوورەتی بۆچی وتم دایکم لێتی دایکی لێ نەماتم یا رب العالمین دایکمە بێ وەفاتی کردوتم دایکت کێوتم فلان کەستی الحەمدلله بردومانە بۆ قاعەکە لە قاعەیە بچۆ بۆ قاعەوتی منیش کە چوون بۆ قاعەکە دایکم الحەمدلله دانیشتم بۆمانە زۆر بەلامۆ سیر بوو ئەم وەزع ناتەبیعیە دروست بۆمانەوتی کە هاتمتی دایک یان وەزعت باشەتی لەخوا بەزیابێ ڕۆڵە وتی کە هێنامە ئێرە وەکو تۆزێ خەوم پیاکە و وتی پشیلەیەک و بەچکەکانی هاتوون لە دۆرمە خولانەوە خوا لەبەر خاتی ئەو پشیلێ ڕەحمی بەزەی بە منە هاتوۆتە منیش هێناوەتە زۆر باشە بۆی ئێمە بازنەکە دیاری بکەین کاڵین سیلێ ڕەحم بۆی خەڵک ینی هەڵەت تێنەگا ئایا سیلێ ڕەحم لە نێوان چێوچیا بۆ نەخوشک و برا پور ئامۆزا خاڵۆزا بن ئامۆزا چوزام ئەمانە ئەگرێتەوە یان نەخێت سیلێ ڕەحم دیاری کراوە دیاریکراو نییە ئێمە ئەبێ بەزەیمان بە کابراێک شەوە کە دراوسێمانە
کە درا بەخێ چێشیش پێ ناگات تۆ مامۆستا بەزەی جیاوازە لە پەیوەندی کۆمەڵایەتەکان ڕەح سیری ڕەحم دەڵێ ئێستا بەسە بڵێ ئێمە ئەوە باوکو دایک بۆ ئەولادەکانیان ئەنجا بۆ کوڕەزای بۆ کچەزای ئەنجا بۆ برازایی بۆ خوشکەزای کاکە ئێستا 50% لەسەر کوڕ بڕاتە خوارە من برازاک هەر مامیانم ئەو مناڵانە هەمووی من برازای منن یعنی من برازاکەم بشووی کردو یاژینی ناو چەند مناڵی هەیە من مامی هەمویانم ئەمە مەکاتی هەموو ڕەبتی هەیە بەمنەوە خوشکەزاکەم چەند مناڵیان بۆ شویان کردووە ئێستا زەلام هەیە سوپاس وخوا لەم لێمانە هەمدوو ساماڵێت چەند پشتی خۆم دیوە یعنی کچەکەی شوی کردو مناڵی بۆ دیسان کوڕەکەی ژینی ناوی ئەو خوشکەزازە هەمووی هەبێتەوە بە سیرەی ڕەحم بۆ بڵین ئەو دایک و باوکە کەواتە ئێمە مەسە بڵین ئەمە خوشکبرا تایبەتێکی یەکیان هەیە خوشک بۆ خوشک بۆ برا مەسە باوک بۆ ئەولادەکان ئەولاد بۆ کچەزا بۆ کوڕەزا بۆ برازا بۆ خوشکەزا ئەوە دەڕوا حتا کۆچێت دایک و داپیرەش هەچاکرد باوک و باپیرەش ئەمانە هەمووی لەباری پانی ینی بوون نەمام و پور و هەمویان نەگرێتەوە حتا بەداخەوەندێک مەسم بڵین وەکو ئەو ساپیان دە زاوەڕێوی ئێستا زاوەڕێوەکە تەقریبا زین و بۆتەوە ئێستا مەسە خەڵک جاری باوک و برا و ئەمانەی ئیهمال کردووە ئاوازاوەکان وەکو مەکتەبی سیاسی ڕۆژی پێنجەمان لە ماڵی یەکێکیان کۆ بنەوە دەبێتتر براکانی ئیهمال کردو ئەمە شتێکی خراپە تۆ وەکو ئەمە بایخت بە مەداوە باەخ بە براکەی خۆشت بە بە خوشکەکەی خۆشت بە بە کەس و کارەکەی خۆش بە لەگەڵ ئانیشا وەکو ئێمە پێمان خۆشە ڕێزی خەسوو دەگری چون خەسوو دایکتە بە شەرعی خۆ ئێ باشە کە دایکتە با ئەو بووکەش ڕێزی دایکی تۆ بگرێت کە دایکی تۆیە بۆی ئەو سۆز و ڕەحم و بەزەیە زیاتر بەرقەرار و بەردەوام بێ ئینشا زۆر باشە کاکتۆر ڕۆڵی پەروەردە لە کایی کۆمەڵایەتیا چیە هەر لە باخچەی ساوایانەوە بگرە هەتا قوتابخانی بنەڕەتی و ناوەندی و ئامادەی و زانکۆ پەیمانگەکانمان ئەم پەروەردەی ئەم سیستمی پەروەردەی ئێستا جێبەجێکرێ موەهلە بۆ ئەوەی کە تاکێکی کۆمەڵایەتی تەندروست بەرهەمبێنێ ڕەفێژەوەی وەڵام یە پرسیارە بەمەوە پرسیارێکە لێ کردم نەخۆشیە دەرونیەکان طبعا لە زانکۆی پرینگهام یۆنگ و لەگەڵ زانکۆی نۆرس کارۆلاینیا کۆمەڵی توێژینەوەی لەسەر 300,000 کەس کرد لە نەتەوە جیاوازەکان لە شارە جیاوازەکان ماوەیەکی زۆر ئێمە لە دەروونزانیا پێڵێن توێژینەوەی دوورودێ دیڕاستەی تۆلی چەند ساڵێکی خایەن ئەزانی چی دەرکەوت بەراودیان کرد لە نێوان ئەوانەی کەڕۆ سامپڵیان وەرگێ ئەوانەی کە کۆمەڵایەتی نەبوون گۆشە گیر بوون پەیوەندی کۆمەڵایەتەکان لاواز بە حەزیان بەناو بەراودیانکردن بەوانەی کۆمەڵایەتی دەرکەوت ئەوانەی کە کۆمەڵایەتی نیان تەمەنیان کورتترە یعنی زووترە مرن وە زۆر بەشیان تووشی نەخۆشی دەرونیە بن ئەمە توێژینەوەیەکە کە لەسەر ژمارەی زۆر خەڵکراوی نەتەوەی جیاجە هەروەها ئێمە شتێکمانەیە لەبیرن نەچێکاک دانا پێڵێن ئێستا خەڵک وازانین بە زۆر یەک زۆر زیرەکیمان هەیە ئەوی زیرەکی ئەکادمیەوەی لە مەکتەب تەلەڤەیەەکەم بێت ئەم زانایە هاو توێژینەوەی کرد مەقارنێکی لە بینی ئەو کەسانەی زۆر زیرەکەن لە زانکۆ عالەمی مەشهورەکان کە وەرە گیرێن بۆ ئۆکسفۆرد دۆمانە تەبەنەوە بە سەدان فلتەرا ڕۆ دوایی دەرچوەکانیان یابی بە وەزیری خارجیە یا جایزەی نۆبڵ وەرەگرێ بە عالم وانە بەراوە دیانکردن بە کەسانی ئاسایی وەکو من و تۆ ئەزانی دەرکەوتووە لە ناو ئەوان نەخۆشی دەرونی و گۆشەگیری و خۆکوشتن و کێشەی خێزانی زۆر زیاترە لە ناو مقارنتەن بە ئێمە لەبەرچی لەبەر ئەوەی ئەوان یەک جۆر زیرەکیانێت زیرەکی کادیمێر خەریش خوێنن بەڵام ئێمە زیرەکیی ترمانی پێڵێن زیرەکی سۆزداری ویجدانی عاتفی ئەمە بەختەوەری ئینسان هەر بۆیە ئێستا باسی پەروەردەکەی پەروەردەی نوێڵێ مناڵەکانتان پەروەردە مەکەن بۆ ئەوەی پلەپایی بەرز بێن و شەهادە بێن و بەەوە پەروەردەیان کە لە ژیان بەختەوەر بن ئەوەی کە ئێستا بەرپرسە لە بەختەوەری مرۆڤ لە ژیانە زیرەکی سۆزداری عاتفێ پەیوەندی کۆمەڵایەتی نێوان تاکەکانە یعنی مەسەلەن تۆ تعاتف گرنگترین شتیانە ئێستا بۆ پەیوەندی کۆمەڵایەتی بۆ دروستی دەرونی هاوسۆزیە هاوسۆزی چ کاتێکە بێ کە من لەگەڵ تۆ هاوکاریم هەبێ کە پەیوەندی کۆمەڵایەتیمان هەبێ کە سەردانی یەکتری بکەیت کە لە معاناتی تۆ تێ بگەن کە بزانم برین و ئازارەکانی تۆ چییە ئەو ئەوانی کە تەلاق و لێکجیابوونەوە لە یەکتری تێ ناگەن تعاتفیان دێ ناتوانێت خۆی بخاتە ژوێنی هاوسەرەکەی ئەو بۆ بی دەکاتەوە خەمو قەفەتی چییە بەڵام ئەوانەی کە زیرەکی سۆزداریانێ زیرەکی عاتفیان هەیە خۆی خاتە شوێنی تۆ بۆ بێتاقەتی بۆ بێزاری بەچی بێزارەبی پەیوەندی کۆمەڵایەتی و بەهێزە لە کۆنتترۆلی هەڵچوونەکانی خۆ دەکەیت ئەمانە هەمی پەیوەندی بەوەیە طبعا ئەوەی مای دڵخۆشیە بۆ وەڵامی پرسیارەکە و ئەم زیرەکیە عیلاقەی بە پەروەردەوە هەیە بە زیرێکی ئەکادیمەکان زیاتر ویراسیە بۆ ماوەی لە ڕێگەی جیناتەوە نەقڵە بێ مەسەلەن بەرەبابی زیرەکە باوکە زیرەکە جیناتی تایبەتی نەقڵە بێ بۆ مناڵەکەی ئەوە دەرکەوتۆ لە سا 75 بۆ 8 بۆ ماوەیە بەڵام ئەم زیرێکی عاتفیە عیلاقەی بە پەروەردەوە هەیە
پەروەردە چییە تۆ مناڵە هێ ئەگەر تۆ بە بەزریبی گوێی لێ بگری ڕای وەرگری بەشداری پێ بکەیت سوکایەتی پێ نەکەی لە نرخی کەم نەکەیتەوە ببەخشی ئێستا زۆربەی ئەوانەی کە دەروون دروستن ئەبەخشن عەتایان هەیە ئەوانەی کە ئەیگرنەوە دەستەگرنەوە هاوکاری خەڵک ناکەن ئەمانە گرفتی دەرونی کۆمەڵایەتیان هەیە چونکە فێر نەکراون بدەن بە خەڵک بەس هەر وەریان گرتووە اینجا ئێستا ئەوانەی کە نەخۆشی دەرونیان یەکێ لەوانە کە غەمبارن دڵتەنگن ئەڵێ بڕۆ کاکە ئیشێکی خێرخوازی بکە یعنی کەسێکی نابینە لێرە بجۆزەرەوە بۆ ئەو بەرەمە کە هیچ پێنەکرێت مەسەلەن 1000 دینار 6 نانکرۆ بێ بە فەقیرە یعنی دوو قسەی خۆشکە هەموو ئەمانە لە دینیشا هەیە لە علمیشا ئێوەسە هەمووی بووە یعنی حتا زانەکان دراسیان لەسەر قسەی خۆش کردووە ئەزانی قسەی خۆش ئەبێتە هۆی ئەوەی 1500 یەکە ژمارەی خۆڕەکەسپەکان زیاکە یعنی ئەگەریشێ نەخۆش بێت قسەی خۆشی بۆ کە سەردانی بکە مەناعی بەرزترە بێتەوە ئەگە زوو چاگە بێتەوە درەنگ نەخۆشەکەوێت ئەگە ساغ بێت درەنگ نەخۆشەکەوێت نەخۆش ناکەوێت ئەمە هەمووی لاقێت تەنانەت هاتوون ئاژەڵ لەسەر ئاژەڵ کردویانە نەکەن مرۆڤ ئەو ئافرەتی و کابانەی کە مانگایەکە ئەدۆشێ کە لای لای بووەکە و دەست بە پشتیا هێنە شیرەکەی زیاترە بێ قەزاوی هاتوون لەسەر نەبات کردویانە مەسەلەن ئینجانیان هێناوە گوڵیان تیان ڕندووە یەکێ مۆسیقایان بۆ لیا قسەی خۆشیان بۆ کردووە یەک شتە تفیان لێکرد و جنێیان پێ ئەو زووتر لە ناوچۆ یەک ڕووناچی بۆ یەک توربە بۆ یەکچە ینی هەموو ئەمانە پەیوەندی بە چیەوە هەیە تۆ لەگەڵ کەسانی ترا زۆر باشە لەسەر سیستەمی پەروەردەی خۆمان جوابم بەرەوە ئایا ئەم سیستەمی ئێستا هەیە موئهلە بۆی تاکێکی تەندروستی کۆمەڵاتی دروستکە بەڵام دوای ناوبڕەکە بینەرانی عەزیز و خۆشەویست پشوویەکی کورد وەرەگرین و ئەگەڕێینەوە دووبارە سڵاو بەڕێزان دکتۆر پێش پشوەکە لێم پرسید ئەم سیستەمی پەروەردەی ئێستا هەمانە موئهلە بۆی تاکێکی کۆمەڵایەتی تەندروست بەرەم بێنێ خۆی علاقەی بە بابەتەکانەوە هەیە مسا بۆ نمونە لە بابەتی ئایینە کا خوێندەیە وەکو مامۆستا باسی کرد سەرجەمی باسی خێر و پەیوەندی کۆمەڵایەتیەکان و هەموو سیلێ ڕەحم و هەمووی تایەتی ئەگەر ناوەڕۆگەکەی جێبەجێ بکرێ بەڵێ بەڵام مشکلەکە چێ من بە ئیجازەی مامۆستا من وا تێگەیشتوم کۆمەلگای کوردی و ئەم لای ئێمە دیانەتی وەکو عادەت نەک وەکو عیبادەت مەسەوی سلێمان هەڵشۆیی خۆسێ بە شێر چوون بە مزگەوت و جەماعەتیان نەکرد لە کاتێکە ئەمە سووە و حرامە مانەوە لە دین تێنەگەشتون وەک خۆی جەمالدینی ئەفغانیە یا محەممەد عەبدی وابزانم ئەچێ بۆ ئەوروپا ئەڵێ ئیسلامم بینی مسلمانم نەبینی بەڵام وڵاتانی وەکو ئێمە مسلمان هەیە ئیسلام نییە ئێمە ئەگەر شریعەتی ئیسلام و قیەم و بەها ئەخلاقیەکان کەین بڕاو بێ نە برسیە بێ نە هەژارە بێ نە دزە بێ نە تاوانە بێ نەم بەسەر لەزانانی ڕێژەی تەڵاق و لێکجابنەوە چەند زۆرە ئەزانی ڕێژەی خیانەتی زەوجی چەند زۆرە زیان ڕێژەی خۆکوشتن ڕێژەی خەڵکوشن بدوین هەمووی خۆ دژی دینە کەواتە بابەتەکە ئەگەر هەش بێن ئایا ئەمەندە کاریگەری هەیە لەسەر ئەم کەسە ئەم اعتیقادی لیا دروستکە لە پەروەردەسان بابەتێکمانەی پەروەردەی نیشتیمانی بابەتی ئاین ئێمە وەختو پێشنیازماکە سابەتێکیاندانەوە بەڵام وەکو پێویست نییە گوایە دەستکارێکن لە وەزاری پەروەردە بە ناوی کارامەی و بەها کۆمەڵایەتیەکان هەمووی کار لەسەرم پەیوەندی کۆمەڵایەتیاکە خۆمامۆستا ئیشارەتی بە وەکن سیلەی ڕەحم جەنابە پرسیاری لەگەڵ دووسێ جار سیلەی ڕەحم خۆرەوە نییە لە یەک ڕەحمەوە هاتوویدا ئەگەر لە یەک ڕەحمەوە بێ دوورتر بڕۆینەوە خۆمان لە ڕەحمی دایکە حەواوە هاتووە خۆیان ئەی ناڵێن هەمووی مسلمانە ڕەب العالەمین هەمومان خۆبین ئەگەر هیچ نەبێ هەمومان لە ناحی ئینسانیەوە لەبەرەوە حتا ئاەتی قورئانی پیرۆز مامۆستا لێم باشترە زانێ کاڵی ئێمە خوای گەورە ئەفەرمێ ئێمەمان لە نێر و مێ دروست کردووە و قەبائیل و شعوب بۆ ئەوەی تەعارف و ناسین چییە یعنی پەیوەندی کۆمەڵایەتیەکان بێ هەمووی پەیوەندی کۆمەڵایەتیە لایەنی دەرونی شەوانەی وەکوتمان تا پەیوەندی کۆمەڵایەتیەکان بەهێز بێ ئەکید ئینسانەکە دەرون دروستە بێ حتا ئەوانەی بەخشندن شتە بەخشن ینی پەیوەندیان لەگەڵ خەڵکانی ترا هەیە دەرون دروستن بۆیە ئێمە دایمەن ئەڵێ حتا جەناب بە باسی تۆڕە کۆمەڵایەتیەکانە کرد ئەگەر لە پەروەردەشانە بخۆ تۆڕە کۆمەڵایەتیەکان هیچێکە لە دامەزراوە پەروەردەیەکان با پێ بڵم چونکە ئێمە خێزانمان هەیە اینجا باخچی ساوایان و حەزانە و قوتابخانە خوێندنگا و زانکۆ هەموویەتی اینجا شوێنی خواپەرستیمان هەیە لەگەڵ دامەزراوەکانە ینی سەتە لە ئایتوانە ینی جاری وایە ئێستا ئەوەنە ڕۆڵی زۆر گرنگە من ئەم کەناڵی تۆ ئەتوانی لە مەکتەب دەور زیاتر ببینێت لە باوکو دای بۆ چه هیچ دایک و باوکێکی ئێمە ناتوانێت ڕۆژانە 2 سعات بۆ مناڵەکەی دابینکە لەگەڵ یا دانیشە ئەی تۆ خۆمان زەنجان سە زەحمەت بۆ وە کاتیشی نییە بەڵام هەموو مناڵێ مۆبایلەکە 4 سعات 6 سعات لە باوەشیاتی کەواتە ئەگەر بەرنامەکانی ئێمە پەروەردەیی بن لە کەناڵەکان ئەگەر لە یاسای لە پەرلەمان وەختی خۆی دەرچوایە بۆ ئەوەی ئەم شتانی کە ئێستام شتە بێ معنایانەی کە ئینسان بەرەو تاگڕەویە با و بەرەو ئینهیارە با و بەرەو چوزانم تێرکردنی غەریزەکانیە بە بڕوا بێ بەنای پەروەردەییەوە لە خێزان گرنگتر بوو
بەڵامی من یاسایەکی محاسبەیەم کەناڵانە بکە ئێستا کەناڵ هەی لەم کوردستانە ئەڵی خاصدانرا بۆ تێگانی خێزانی کوردی تەنان ئەخبارەکانی بۆ جنسی ئێمە ئەگەر وان نەبێ یا کەسانێک بەرزەکەنەوانێ ئەیان هێنیانکەن بە مۆدیل و یانکەن بە نمونە و قودوە کچەکانی ئێمە دوایانەکەوت من دەچەند بەرنامەیەکە بۆ وشاکردنەوەی دایک و باوکەکان بۆ ئەو کەناڵانە زۆر دایک و باوک پەیوەندیمان پێوەکە ئەڵێ خێرتانەگە قسە لەسەر ئەم مۆدیل و ئەمانە بکەن ئەڵێ کچەکەم لە سەی متەوەسیە لێ ناخوێنم یەک و دوانە دەیان ئافرەت جا ئەوکو نمونە ئێمە هێن بەوتە بزان لە کۆمەلگا خۆم کەسەوەندی بەم تۆ ناگات ئەڵێ کچەکەم ئەڵێ لە سەی متەوەسیی وازێنم من هەتا 4 ساڵی تر ئەعدادێ تەواوەکەم و 4 ساڵ لە جامیعە و اینجا تەعینات نییە و من نابم بە هیچ بۆ لێساوە نەبم بە مۆدیل و نەبم بەمانە لە ماوەی ساڵە 2 ساڵە هەموو شتێکەکەم بە چی ئەبی خەڵک چۆن بە 2 ساڵ ئەی کوردەواری ناڵە کەس لە پڕێ نابێ بە کوڕێت چۆن ئەمانابن کەواتە هۆکاری تر هەیە کەواتە سەرچاوی حەڵاڵ نییە سەرچاوەکە ئەمانە هەمی سام تیکتۆک و میکتۆکار ئەمانە هەمی پەروەردەکەی من تۆ تێگەیاتەوە بەڕێسان طبعاً لە ناو خێزانەوە بێمە دەست پێ بکەین خۆ دەزانی یەکەم پرۆسی پەرۆدە و فێرکردن خێزانە و هەموو زانکانی ژەڵەن 5 ساڵی یەکەم بناغی کەسێتی ئینساندانرێ ئێمە ئایا دایک و باوک چیەمە ئێستا لەم سەردەمەیە ئەوەندە کۆمەڵایەتین سەردانی خزم و کەسیانەکەن تا بێ بە قودوە و نمونە بۆ مناڵەکانیان چکە تۆ دایمەن ئەبێ قودوە پێیاکەی پەروەردەی نوێ ئەڵێ مناڵ جۆ لە قسەکانمان ناگرێت سەیری ڕفتارەکانمانەکە یعنی تۆ 100 جار ئێمە زۆر دایک و باوکی ئەڵێ جگە لە مەخۆ جگە لە خراپەوە مەکەوە مەگەڕ خۆی جگە لە جێژە گوێی لێ ناگەیە یاگەر نەژڕ ئەی تۆ بۆی خۆی ئەڵێ هیچ ئەگە خراپە بخۆی لەبەرەوە ئێستا حتا لە پەروەردەی نوێ ئەڵێ تۆ بە مناڵ مەڵێ درۆ مەکە درۆ عیبە درۆ حرامە دخوا درۆزنی خۆش ناوێ حکایەت و عەزانی بۆ مەکە بەس لە بەرچاوی درۆ مەکەوتەوە خۆ بە ویلادە درۆکە مناڵ درۆزن نییە ئێمە مناڵ یە بەریئە پاکە نەدرۆوە زای نەفرتوفێ هەموو کەواتە خێزان بەداخەوە خێزانی کوردی وەکو پێویست ئەسڵ شارەزای پەروەردی مناڵ نییە من دەیان جار پێشنیازم کردووە بەس کەس جوو لێ ناگرێت ئەڵێم تۆ خولەکەی تۆ بۆ شۆفێ سایقە ئەگەر خراپێر خۆی کوژە خۆی لە ناو بە یەک دوانێک لە ناوە بە نووسی نەزەری و عەمەلی و نازانم چی ئەی باشە دەست خۆش بێشتێکی باشە ئەی بۆ خول ناکەی تۆ بۆم گەنجانەی کە ژنێن نووشووەکەن نازانێ پەروەردەی مناڵ چیە نازانێت سایکۆلۆژیی ژن چیە نازانێت سایکۆلۆژی پیاو چیە خۆی ئینفعالی و عەسەبی و تووڕێ 18 ساڵ 19 ساڵ مڕاهقێکە هێشتا پەردەی مێشی لە 21 ساڵەیە دروستە بێشتە منتقیەکان کە ئێمە لە ئازڵ جیاکاتە دروست نەبووە ئەی بوو نای خولێ بۆ بکەیتەوە 3 مانگ دەور ببینە عەلەقەڵ شارەزای پیاو بێ شارەزای بێت تەحملی هەبێ سەبری هەبێ چۆن کۆنتڕۆڵی خۆیەکە بزانێ پیاوە بیرەکات ژنەوە پەروەردەی مناڵ ئەمە خراپەتی بوو نایکەی نایکەن بۆ لەوێت لە زۆر وڵاتەمەیان کردو ڕێژەی تەلاق لە 100 تا 80 کەمی کردووە کەواتە ئەمە ئەگەڕێتەوە من توێژینەوەیەکمان کرد لەبینی هەولێر و سلێمانی دوو شارەکە بڕاوی ڕێژەیەکی لە 130 دایک و باوکیان توندوتیژی بەکارێنێ ینی چای لێ سوورەکات و لێیە ئیهانەیە ژمارەیەکی زۆری نازداری بەکارن دوو تەربێتی کام هەمی خراپە بەڵێ ئێمە 5 شێوازی پەروەردەکردنمان هەیە یەکەم توندوتیژیان خراپە مناڵەکە شەڕانی توندوتیژ دەدەچێت بە تۆ ناوێت بێژێ لە مناڵی ترەیە تەمەن لە مناڵی تر باش شەڕانی بێ چۆن پەیوەندی کۆمەڵایەتی دروست دەبێت گەورەترین شت کە ئێستا ئێمە کە باسی پەروەردە کرد ئەبێ مناڵەکانمان فێرکەین گەورەکانیشمان لێبوردەی خی گەوراڵی ئێوە لە عەرز ڕحم بە یەکەمە لە عاسمان ڕحمتان پێکرد بە دوای ئینتیقامە مەگەڕ ئێمە مناڵەکەمانێتەوە تۆزە پاڵی چەمپیۆنە تۆزێ گریاوە ئەڵێن بڕۆ خۆ تۆ ئافرەتی بۆ گری بڕۆی تۆڵی خۆی کەرە فێری شەڕیەکەی کەواتە پەیوەندی کۆمەڵاتی چۆن نمێنێ ئێمە لێبوردەمان نییە قبوڵی بەرامبەر ناکەین بەسا پەروەردە بێ قبول کاکە ئێمە لە کوردستانە ژین لە عێراق ژین عەرەب هەیە کورتەیە تورکەیە شیعە هەیە سونە هەیە نازانم ئەنواع شت هەرچی حەزارەت ئینسانە لێرە هەیە ئێ تۆ گەر فێری قبوڵکردن نەبی ئەبێ عەرەب کورد کوژە سونە شیعە کوژە و ئێستا هەیە پەیوەندی کۆمەڵاتی چۆن نمێنێ کەواتە گرنگترین شتەوەی لێبوردەبی کەواتە پەروەردە لە خێزانەوە دەست پێکە ئەنجام هەمووی پەروەردە زۆر باشە کاک حاجی عەبدولکەریم تا چەند بابەتە ئابووری و تەندروستی و سیاسیەکان کاریگەری نەرێنی و خراپیان لەسەر با بڵێن پەیوەندی کۆمەڵایەتەکانی بۆ نمونە یعنی ئەگەر تۆ هەر بەراوردی جژنی قوربان و ڕەمەزان بکەی پێش کۆڕۆنا و لە دوای کۆڕۆنا ئەم 2-3 ساڵی کە کۆڕۆنا هەبوو خەڵک لە ماڵەوە خۆی کەرەنتینە کردبوو ئێستاشی لەسەر بێ ماکە خراپەکانی هەرماوە خەڵک بە جۆرە لە جۆرەکان سارد بۆتەوە مەبەستەکەی من لەوەیە تا چەند ئەم بابەتانی یەتە پێشەوە بابەتی ئابووریە خەڵک سەرقاڵە بە معیشەتەوە بابەتی سیاسیە من لایەنێکم ماڵی براکەم لایەنێکە ماڵی خزمەکەم لایەنێکی دیکەیە ئەم بابەتانە تا چەند بوونەتە هۆی ئەوی کە پەیوەندی کۆمەڵایەتەکان لاواز بن مەلا قوربان تەمەن بووە مەلان لای هەموو کەسێکی شۆنا ئەگەر وەکو جەنابی پێشتر باسێکی ئەگەر کەسێک کۆمەڵایەتی بوو بەڕاستی ئەگەر ڕۆژێک نەچێتە ناو کۆڕ و کۆمەڵێکەوە نەچێت بۆ سڵحێ نەچێت شوێنێکەوە دانیشەوە لە ماڵە بێ
ڕاکە لە خۆی بێتاقەلی. دکتۆریش باسی لە پەروەردە لە دایک و باوکن مامۆستاژ ئاماژەیەکی پێکرد تا چەند گرنگ ئێمە بە عەمەلی ئێستا جەنابەت کە پیاوێکی کۆمەڵایەتیت کوڕەکە و کچەکەت و خێزانت و کوڕەزا و کچەزا و ئەمانە ئەبینن کە باوکیان باپیریان کەسێکە لە ناو مەجلیس و لە ناو کۆڕ و کۆبوونەوەکانایە ئەمانیش یا کات تۆچی بۆ تاز کوڕگەنجی وایە کاک حاجی ئێستا ئەچێتە تازە نازانە فاتیحادایە چاوەڕێیەکی کە پێشێکی ئەو فاتیحەکەدا تا چەند گرنگە دایک و باوک بە عەمەلی کۆمەڵایەتی بن و مناڵ لە ماڵەوە بەجێنێڵم بە دیار تەلەڤیزیۆن و ئایپاد و پەلی بگرن و لەگەڵ خۆیان بیبن بۆ ماڵی خزم و کەسوکار سەگە زۆر تەواو ئەجا کە وتمان زووتر ئەوانە هەبوو کە دێهاتە بوو بەڕاستی ئەوە معلوماتی جەنابتان و مامۆستا ئەوسا لە شەستەکان و هەفتاکان و تا هەشتاکان کە خەڵکاتە ناو شارەوانی ئەو شتانە نەماژینە لەوە پێش ئەمە مسلح و ئاشتەوای هەبوو ئەمە و میوانە هەبوو خەڵکی دێکە هەموو یەکتێ ناسی کێشەیەگە بوون میوانە ها لە گەورەکان و مناڵەکانیش فێرە بوون مناڵەکانیش بە هەمان شێوە ئاینی خۆڵقەتەکەی باوکی واپیرانیان ئەگەر کە قسەکانیان بۆ کراوە و قسەکانی ئەوانی هەڵەگرت و دوایەوە ئەوانش دەستیان پێکە بەڕاستی تا میوان نانی نەخواردایە و تەواو نەچوایە دەستی بشوێت بەهاتایەتەوە مناڵ بۆی نەبوو نەهاتایەتەوە لە مزگەوت مناڵ بووی نەبوو نامخوا ئێستا باوکێتەوە لە مزگە و مناڵەکە تەواویش بۆ لە بەزەبەت تانی تەنانەت ئەوە سا بڵێن کە تەعزیەشتی هەبوو باسی تەعزیەتان کرد کە تەعزیە هەبوو لە دەیەکەوە ئەگەر 4 کەس 5 کەس لە دەیەکەوە هاتایە بۆ تەعزیەکە ئیتر تەواو حساب لەسەر دێکەوە فڵانە دێهاتون بۆ تەعزیەکە ئەوە لە هەموو دێکەی توی کەس گلەی لە سلام ئێستا بێ ئەگەر چەند برانە بێ یەک بێکەر هەموو بچێگەر نەچێ بۆ نەهاتی بۆ تەعزیەکە بەڕاستی یان جەژنان کە جەژ نەبووە تاوەکو شەستەکانیش بەڕاستی ئەو عالەمە هەمووی کاچوو بۆ نوێژیبیانی کەس ناڕۆشتوانە هەرکەس لە ماڵی خۆیەوە سینی بۆ چوو لە مزگە و بە ئام هەموو خەڵکی دیەکە لەوێ لە مزگە و نانیانە خوارد ئەو سا دوایە هەڵەسان نەڕۆیشتن بۆ ماڵ بە ماڵ ڕیزیان پێوەگە کەسیان ناپەڕن هەموو ماڵەکانە گەڕانەمە چییە تەبایی و ڕێز و احترام و لە بینیانە زۆر باش ڕێزی ڕێژی ڕیسپی گەورە بچووکە و بەڕاستی هەنی ڕیسپیان لە دیەکە وایە کە لە شوێنێکەوە خەڵک خۆوە نییە کە لی بترسێ بەڵام هەڵەسان و ڕێز و احترامیان نەگرت و تەبایەکە ئەوە خۆش بوون ناو پیا و نایزانی زۆر باشە مامۆستا بەڕاست ئێستا وای لێ هاتووە من لەم بۆ ئەم بەرنامەیە کە خۆم حەزر کرد مەقالەیەکم خوێنەوە ئەڵێ وای لێ هاتووە ئێستا کاتێک کە یەکێک سەردانی ماڵی خزمێکێکە یان لە ناو کۆمەڵک خێزانە باوە یەکێکیان باخی هەیە هەمویان کۆوە کاتەوە ئەچنە باخەکە چ شتونانێک ئەوی خوابیە پێکەوەی خۆن ئەنی وەکو بڵێ تۆمەتبارەکەن بۆی کە خوا فڵانە کەس دیارە مەرامێکی هەیە و ئاوا سەردانمانەکە یا ئاوا کۆمانەکاتەوە بەڕاست هۆی چییە لە کاتێکا مامۆستایانی ئاینی و ئاین حزوورێکی گەوری هەیە لەم کۆمەڵگایە بەڵام پەیوەندی کۆمەڵایەتەکان خەریکە بەرەو زۆر لاوازی ئەچن هۆکاری ئەمە چییە؟ جەنابی دکتۆری ئیشارەتی پێدا و پرسیارێک لەگەڵ حاجی عەبدولکەریم کرد ئەو لایەنە سیاسیە زۆر دەوری هەیە ئێستا کابرا هەرچی ڕیشی سوور نەبێ بە هەمزاغای نازانێ هەرچی لەو کۆڕ و کۆمەڵی خۆی نەبێ بە باشی نازانێت ئێخ باشە ئەمە تۆ ئیسلام پەروەردەی کردی نەوەڵڵا ئیسلام خەڵکوا پەروەردە ناکە ئیسلام پەروەردەیەکی تەندروستەدا بە خەڵکە ئەڵێ تۆ چیتە مزگە و من زۆر جار بە خەڵکم تۆتم هەرچ فکرێکت هەیە تۆ ئازادی هەر بیر و بۆشوونێکت هەیە ئازادی کە هاتیتە دەرگای مزگە و کە هاتی پێی ڕاست خستە ناو مزگە و ئەو ئەفکارە ئەو لایەنە سیاسی خۆ لە دەرەوە دانێ و وەرە ژوورەوە بۆ عیبادەت پێغەمبەر صلی الله علیه و فەرمێ بەسیترین شتێکی زۆر بەسیت کاکە داناسێریکە ئەم سەفە کە دەفەرمێ ئەم سەفە ڕێکن پاڵدن بە پاریەک و شاد بن بەشانی و دڵەکانتان با لە یەک وەرد نەرچەرخەیە ئەگەر دوا نەکەن ئەوە تووشی وەرگێڕان دەبن هەتا پێغەمبەر فەرمێ ئەم بینی سەفانە ئەگەر پڕیکەنەوە خواستی لێ ڕەحمی خۆیتان پێگەێنێ کە شتێکی زۆر بەسیتە یەک کابرای ئەجنەبی هاتۆتە حەرەم بێگانە نوێژ ناکە ئالی مزگەوت نییە کە لەوێ سەیرەکە مەسەڵ ئیمام دەفرستەوە تەسیل و سەو سووفەکم زۆر بەلایەوە عەجیبە بێ ئەڵێ باشە ئەم خەڵکە چۆن ئاوا ڕیزیەکەن یەکسەر کتۆپڕ قامەتەکە هەڵەسن بۆ نوێژەکە ئاوا دەکەن ئەمە چۆن ئاوا دروستە بەم فەرمودەیەکی پێغەمبەر چۆن عەلەیهی سەڵام ئەڵێ وەڵڵاهی ئەو پێغەمبەرە ئێمە
جوندیەکانمان سەربازەکان لە مەرکەز تەدریبەکانە چەند مانگ تەدریبی پێکەی ناتوانانی ئاوا تەنزیمیکەی بە یەک فەرمودەی ئەو پێغەمبەر عەلەیهی سڵام کە بتوانانی ئەم سەفانە ئاوا ڕێکە ئەم دڵانە ئاوا ڕێخا ئەوە من ئیمان دێرم بەو پێغەمبەرە کە سڵام ئەوەندە بەڕێز و بەقیمەتە. ئەنجا ئەوەی کە جەنابەت دەفەرمی ئەمەی کە بڵێ جەنابەت دەعوەتێک من ئەو خۆم بەسەرم هاتووە ڕۆژێ جاڵێن مەلا نادا بە خەڵکی ژوتم باشە کۆمەڵێ خزم و کەسوکارم کۆ کرد بۆ مایکرۆفۆنێک لە لامان بوو ئەموو مەسەڵ ڕێی خۆت بڵێ دکتۆر عەبدولکەریم کاک حاجی کەریم کاکە دانا مەسەڵ کەچی ئیشی ئەمە بێعەقڵ بووە یعنی بنیەوەی بێعەقڵ بۆ نانەیە بە خەڵک باشە هیچی کەشە وەکو ڕێ قسەکەی جەنابەت ناچ تۆ نازانی ئەو بۆیە واکە خۆی کا بە ڕئیسمان چاودێ جا کوردەواری خۆمان جوابی ئەمەی داڵێت جام چی تیاابێ ئەوەی لێڕژێ ئەو دڵی ڕەشە دڵی بۆگەنە دڵی خراپە لەو دڵە پیسەی خۆی و سەیری تۆکە ئیگە من ئێستا هاتوین لە خزمەتی جەنابەت قسە دەکەی ئەم پیاوانە لە خزمەتە هەر یەکە و فکرێک لە مێشکمانە ئارە شوێنێکم لە مێشکایە تۆ ناتوانانی بە زۆر فکرەکەی خۆ بخەیتە مێشکە من هاتووم نانێکە خۆم لە ماڵەکەی تۆ لە سیتەکە لە قەراخە لە کوێنی من ئازادم ئەو کابرایە ئەو برایە کە میوانداریەکە سنەتێکی پێغەمبەری زوونی کردوەوە باشە حتا کاکە دانا برایان بینەران بیسەران خۆ داوەتکردن سنەتە جوابانەوەی واجبە ئەگەر عزر نەبێ و نەچی گوناحبار دەبی باشە حتا مەسەن دەڵێ ڕۆژووی سنەت ئەگەر بە ڕۆژووی برایەک داوەتی کردێتوانی ڕۆژەکە بشکێنی بچی بۆ داوەتەکە بۆ حرمەتی ڕاگررتی ئەو برایە کە حرمەتی لە جەنابەت گرتووە باشە حتا یەکێ لە حەقی مسلمانێتی کە پێغەمبەر لە فەرمودێک دەفەرمێ پێنجێ لێکی کە دەفەرمێت شەشە یەکێ کە داوەتی کردی ئیستیجابەی بکە چۆ بەدەم داوەتەکەیەوە مادەم پێخۆشە ئەنجا لە کۆمە مناسەبەمان هەیە ئەمە مەسەڵ ژن دێنین وەلیمە نان و چێشتەکەی سنەتی پێغەمبەر ساڵ کۆمەڵێ خەڵک بانکەی نان و چێشت خوا ئەمە گوێ زەبانەمانەیە دوای ئەوە ئەنجا جارێ هەر لە سەرەتای ژنهێنانەکە فێرە دەکات کە خەزان پیاو بە تۆ دوێنێ کوڕبی ئەمڕۆبی بە پیاو ئەبی بە ڕیسی عیلە ئەبی بە خێزان دروستەکەی هەر لێتۆ فێر دەکات نان بە خەڵک ڕەزیل مەبە چکم ڕەزیل نەخوا خۆشەوێ نە پێغەمبەر خۆشێ نە خەڵکیش خۆشێ جێگەشی ئیشەڵا جانمە ئەوشی کە سەغی و سەخاوەتمەندە خوا خۆشی دەوێت پێغەمبەر خۆشەوێ خەڵکیش خۆشێ ئیشەڵا جێگەشی باشتە و پێغەمبەر گیانە فەرمێ سوێن بەو کەسی گیانی محەممەدی بەرزە خوا لەو ماڵە کەم ناکا کە ئەی بەخشن جا بۆیە ئەوانە ئێمە قورئانە فەرمووە لا یەخافونە لەومەتە لۆمەکەران مەترسێ خەڵک باشی تۆ ناوە ئەو تا ئەو نەفام و نەزانانە چیان بە پێغەمبەر ناوت چیان پێێنە بەڵام ئەو قسانی ئەو تەسیری تێ ناگرن چون تۆ ناخی خۆت مهمە تۆ نیەتی خۆت هەدەفت چیە لەم ئیشا هەدەفت بۆ خوایە إن الله لا يضيع أجر المحسنين هدف بو أو بياوتي ومرداتي أو تا كاك حاجي كريم خلق كردويتي ببياو خلق باسي بياوتي خلق باسي نجابتي لبري بدم خلق وشو ناني داو بخلق صلحي كرو صلاح دي كرو خلق باسي بياوتي كانيكا وانيا كاتا إمام بيكو جوانين إمام بيكو بحرمتي من زور جار مصدر أم دزقار راقايني جنابه أجر خلق هاو كارن نبيتونا تواني إيشانا أرابرين كاتا براسي ما خومن همو قرزاري يكتيم وهموش من بيش من بيكتير باش تاسن لقل أمي من زور سرداني توكم کەسێکی نزیکی منی بەڵام تۆ سەردانی من ناکەیتەوە من بێم حسابات و کتاباتە لەگەڵم وڵام من جارە چۆمە و نەهاتەوە من دوو جار چۆمە و یەک جارەتەوە یان ئەو نایدیتم منیش ناچم ئەمە لە ئیسلامە چۆن باسی فەرمودەی پێغەمبەرمان پێغەمبەر صلی الله علیه و سلم دەرگای بەهەشت بۆ سێ کەس واڵایە یەکێ نایە بۆ لاو تۆ بچۆ بۆ لای ئەو نایە بۆ لاو تۆ بچۆ بۆ لای خۆی کە بوو بەداش هینی نییە حسابی تیا نییە داناگە من جارێ دم تۆشە بێبی ئەو داش بەداشە ئەوە هیچ دەوری نییە بەڵام حونەرەکە ئەوەیە کە تۆ دەست گیراوە یا بۆ ناکری یا خوانەخوا تۆ بێڕەحمی ما بن بەڕەحم بم تۆ مەبەستنیە خوا لە خۆ ڕازی کە من مەمەستە خوا لە خۆم ڕازی من پێویستم کابرایکی بیرکۆڵ سەیری ئەم قسە چەند جوانە ئەمە بیرکۆڵە باشە ئەم بیرکۆڵت پەروەردە کراوە بە پەروەردەیەکی مزگەوت ئەڵێ چی ڕەمەزان بە ڕۆژوو بۆ بە کاملی کە بە ڕۆژوو بۆ ئێمەش بە برایەکمانتمە ماشەڵڵا ئەم ساڵ ڕەمەزان ئەلحەمدوللا ئەم برایە بە ڕۆژوو بۆ ئەو برای بڵێ جا بەخێر نییە تۆ بۆچی بە ڕۆژوو خوا پێویستی بە ڕۆژووی ئەو نییە ئەو ڕۆژیشی لەسەر نییە قەڵەمی لەسەر گە بۆچی بە ڕۆژوو بێ ئەم بیرکۆڵات چی ئەڵێ من پێویستم بەخوا داماوە سێ قسە چەند جوانە کەواتە من پێویستم بە تۆیە تۆ پێویستی بە من نییە بەس من پێویستم بە تۆیە تێگە بە قوربان لەبەرەوە تێگەێنم برایە گوتی لە عومرە بووین سەیریکە سوبحان الله وتی لە ژوورێکا بووین مایەکە مینە بێکتی برایەکەگوتی من تۆزێت تەبیعەتم نوعێکەوەمانە وتی تۆ دەسەبەی بۆ خواردی من نەمنیش دەسەبم بۆ خواردی تۆ
چۆن واکرێت ئێمە لەم ژووران مایە بەیەکەوە بین لەوانێت تۆ شتێکە پێ بێ من حەزی لێ بکەم من شتێکە بێت و حەز لێ بکەم وتی من تاقەتی ئەو شتانەم نییە هەلێ تۆ پێداڵێ وتم ئاوا وتی بەڵێ وتی سوبحان الله هێلکە دوو هێلکەی کوڵانە بوو وتی هێلکەیەکیانی پاکە وتی ئەو هەڵەما بۆتی و وتی چیەکەی وتم وەڵڵای لە دنیا ڕقم لە هێلکەیە بەس لەبەری فێری ئوسوڵێکم تێگەی هێلکە کاخۆم ئینەمە پێویستم بۆ هێلکەنی زۆر باشە دکتۆر جان لەسەر ئەوەی کە پەیوەندی کۆمەڵایەتیەکان بەم شێوازەی لێ هاتووە جەنابەت فەرموود کاریگەری نەرێنی لەسەر دەروون دروستیشمانەکات تا چەند زەرورە کاتێک ئێمە میوانداری کەسێکەکەین یا خۆمان بە میوانداری ئەچین مەشغوڵ نەبین بە تەلەڤیزیۆن و بە بەرنامە و بە حەڵقە و بە مۆبایل و تیکتۆک و بە فەیسبوک و بەمانە و بەڵکو تا چەند زەرورە لە هەندێ ماڵە بینی لە ژووری میوان ئەسڵەن تەلەڤیزیۆنی هەر لێ نییە بۆی کەم خەڵکاتون پێکەوە دانیشتون خۆیش لە ماڵی خۆی تەلەڤیزیۆنی هەیە سەیریکە قسە و باسێ پێکەوە بکەن بەڵام وەڵامەکەی بۆ دوای ئەم ناوڕە خۆشەویستان هەیوان بەردەوامە بێت پاش پشوێکی کەم ئەگەڕێنەوە دووبارە سڵاو بەڕێزان کاک دکتۆر پێش ناوڕەکە لێم پرسیت تا چەند گرنگە کاتێک ئێمە میوانداری کەسێکەکەین یان بە میوانیە چین بە فعلی بۆ میوانداری و هەواڵپرسین چین نەک بە تۆڕە کۆمەڵایەتیەکان و تەلەڤیزیۆن و حەڵقەوە مەشغوڵ بین ئەجێڕنەوەڵەن جاری وایە کەسێکە چ بۆ ماڵی کەسێک سەیری فیلمەکەکەن لە کاتی ها ڕێکلامی بازرگانی یاخوا بەخێر بێ سەرچا دوای کە ڕێکلام دەست پێکات خواوزن با سەری فیلمەکە بکەین ئەمە بەڕاست ئادابە یان نعم بێگومان ینی ئێستا هەندێک کەسێ ینی زنجیرەی تەلەڤیزیۆنی لە دوای یەک سەیرەکە ینی پێی ناخۆشە کە بچین ئەڵێ ئەمێ بە دیارەوە دانیشتم نەچم بە سەیری مسەلسەلەکەم نەکەم ئەمە هیچێکە لەوانە دوای ئەوە بێجگەل لەوەش ئەزانی ئێستان ینی ئەمە بە توێژینەوەی لەسەر کرێ ناتوانین قسەی سەر بکەین جاران کە یەکێکە چوو بۆ لای یەکێ زۆر بە پاکی ئەڕۆی وەڵاهی ئێمە من بگەشتوینە مڕاهەقەش لەگەڵ دراوسەکانمانە شەی وا هەبوو ئێمە لەگەڵ کوڕەکەیە هاوڕێ بووین لە یەک ژوورە خوشک و دایکی خەوتوێ بەش خەوتوین یعنی وەکو خوشک و دایکی خۆمان ئێستا کاکە زۆر جارە چێ بۆ سەردان خیانەتی لەکە ڕسمی کچەکە یەکرێ بۆ نمونە ئەوێ عیلاقە دابنێ وەرەقەیشی بۆ دانی زۆر حاڵەتی وا هاتووە ئەڵێ با نییە کەس بەما هاتوو چۆ یەکتری ناکەین چوو مناڵەکەی من حاڵەت هاتووە مناڵەکەی 5 ساڵە لەوێ کچێکی گەورەیان هەیە وەرە بە یاری بووکو زاوا بکەین تووشی کێشەی کردووە یا مەسەر بێتەوە دی مناڵێکی گەورەتریان هێشتی لەم بە جاران ئەمە نەبوو ئێستا خەڵک یعنی با لۆمەی خەڵکیش نەکەیت حەزەرەکە زیاتر بوو کاکە جاران ئەم شتانە نەبوو مناڵەکەی تۆ تووشی لادان کات هەمووی بەیەکەوە ژوورێ دوو ژوور بێسا ژووری قاتی سەرەوە هەیە ژووری تایبەتی و ئەمە ئەمە هیچەکە لەوانە کە کێشەمان بۆ دروستەکە اینجا زەمکردن کاکە یەکێ بۆ ماڵە منیەم بۆ ماڵی ئەوە جارانی گو سپاس ماڵی ئاوابی هەرچیکی بۆ داوای نەمان خوارێ ساڵی میوەکەی وابوو ئەمەی وابوو ئەوەی وابوو ئەوەی وابوو ینی زۆر جاری مەسەن جاری واڵم میوان بۆ ماڵمان ئەبێ بچین 6 نیوەڵە لە پای خەڵق قسا کورە باباگەرەوە بۆ میوە خواردن یە باهر نەیە من ئەوەم هەیە چایەکەەوەی خوا ئەگەر ئەو یە بۆ لای من هەواڵم پرسێ بەسرم کاتەوە دانیشتین تۆزێ بەسەر هاتوش ژیان دووبارە ئەم معاناتی هەمانە تۆزێ ببایکەین بەڵام ئێستا هەمووی تێک چوو ئەمانە ناڵم تەکنۆلۆژیای چنگە لە هۆکارەکان نفسیەتی ئینسانەکانیش ئەمەنگی شت بینیوە لە مسەلسەلات و لە شتا خیانەتەکەن و ئەماکەن و کشەکەی وایە ئەمە هاتوونی لەش تەطبیقیەکە ئەمانە هەمووی بۆتە هۆی ئەوەی فعلەن میوانداریەکەی ئێستا میوانداری جاران نەوێت جەناب پرسیارێکی بە مامۆستا کە نا من زۆر جارم کاکە ئەوڵێ نایە بۆ ماڵم باشە نایە براتە نایبەوە بەڵام تۆ حەق نییە بەسە براکەوە حەقی بەسەر نیە تۆچی برازاکانە کە تۆ چووی برازاکانە ئەلەقل بیرەکەنەوە وەڵی باوکەی تۆ بۆ ناچێوەنی مامانیە کەواتە لۆر تۆ مووقیفەکە پۆزتیف و ئیجابیە بە هی باوکی سلبێ بێ لەوانەیە چەند جارێ دووبارە بێت تۆ باوکی غیرەت بیگرەوە یان بێ حی بە حیامەتی بامنیشم ینی بۆیە ئینسان نابێ بەرامبەر خراپە بەعکسەوە بێ چاکە بکەیت کاتی خۆی تاغور فەیلسوفێکی دی گەورەی پرسیارێن لێ کرد بوو فڵان تعدا و لێکا و زڵم لێکە بۆ پەیوەندی لەگەڵ یا هەی بۆ تۆڵی لێ ناکەیتەوە وتی ئەگری سەجە گازی لێ بگریت تۆ بچی گازی لێ بگریتەوە باشە ئەمە وا ئەکا خراپە ینی بۆیە ئەو پەیوەندی لەگەڵ منە خوشک و برامە کەس و کارمە ئامۆزامە پورزامە ڕفتاریش خراپی کردەوە اینجا گەر منیش نەچم و وەکووە بکەم کەواتە فەرقم چێ لەگەڵەوە ئەمی شەمانشم بەعکسەوە تۆ ئەبێش ڕفتارێکی تر بنوێنی بۆەوەی ئەو شەرمەزار بێت تا وردەوە دە پەیوەندی کۆمەڵاتەکان دابنیت ڕاستە کاک حاجی عەبدولکەریم لە دێیەکانە لە گوندەکانە ڕۆژی تایبەتی فلانە گوند هەیە بۆ نە ڕۆژی تا ڕۆژێک تایبەتە بە خزمانی یاڵان قۆز بنمونە یا ئەمە عشیرەتی فلانە ئەمە عشیرەتی فلانە کۆ بنەوە فیستیڤالێک ڕێگە خەن و ژن و پیا و گەنج و کۆ ئەبنەوە بە جۆرە لە جۆرەکان من باسی دیوە کۆمەڵایەتیەکە یەکەم بەدەر لەوەی کە ئەمە دەستی سیاسەتی تایە و لەوانێت کۆمەڵێک بابەتی ناشەرعیشی تیا بکرێت ئەوانە واز لێ بێنە من باز لە دیوە کۆمەڵایەتێک یەکەم تا چەند
ئەم بابەتانە گرنگن بە جۆرە لە جۆرەکان احتیمامی زیاتر پێ بدرێت بۆی پەیوەندی کۆمەڵایەتەکان و تاکەکانی ئەو عشیرەتە ئەو گوندە ئەو خزمانە یەکتری بناسن. نەڵێ ئەوە هەر زۆر زەرورە قوربان بەڕاستی بۆیە و عالەمەش هێستا دەسییاوەتێ زوو وەکوتم لە گوندەکان هەموو ئاوا تێکەڵ و مەسەرێکە هەموو یەکتریان ناسی هەموو سەردان یەکتریانەکەی وەکو کە ئەچون میوانیەکیانەکە مناڵەکانیش تەنانن فێری هەموو ڕەوشەکانی باشەکانی باوکو و دایکیان و خزمەکان و ئەو مەجلیسە بوو. بەڵام بە تایبەتی لە هەشتاکان و بە دواوەکە دێکان تێکچوو ئەو عالەمە هاتە ناو شارەوە بەڕاستی ئەوە نەما سەردان نەما کەس یەکتری ناناسێ ینی وای لێ هاتووە کە کەس سەردان یەکتری ناکە بە کەس لێکتری ناپرسێتەوە ئەم کۆم و کۆڕ و کۆمەڵانە بۆ ئەوەیە کە خزمان بچنەوە بەلایەکتریەوە گەورەکان زیاتر بێ هەڵ ئەو بۆ کار هەڵسن بەڕاستەکەی بۆی گەنجەکانیان بەرنەوە لایەکتی هەموو یەکتی بناسنەوەنێ و کە خزم یەکتی و کە سوکار یەکترین. کاک حاجی من دڵنیام لە خۆت و خانەوادەکەت شتیوانە بەڵام بەریەکەوتنە دێ لەگەڵ خەڵکە نەتبیستووە کەسی نزیک ینی ئامۆزا پورزا خاڵۆزا یەکتری ناناسن. قوربان زۆر هەیە نەک هەر زۆر زۆر هەیە بەڕاستێکی لێ پرسی بڕواکە برا و برازا لێ پرسی من خۆم شتم نووسیوەتەوانێ لێم پرسیوە ئەرێ برازاکان ناویان چیڵێ وەڵی نازانێت چەندجان لێم پرسیون خۆم مێژووی لێکێ خۆمان نووسیێتەوە 25 ساڵ خەریک من تا تەواوم کرد ینی لێم پرسیوە فڵانکەس برا چەند مناڵیە وەڵاهی نازانم. ماڵی خوشکەزایی چین بۆ داوای خوشکەزایەکی برافسوکتی ماگری لەگەڵما ماڵەکان زایتی ئابڕاکە لە خەڵکمان پرسی ماڵەکەشی خوشکەزای خۆی ئەی خاڵێتی ماڵەکەی لەم سلێمانە لە گەڕێکی شعبی شای حەز ناکەم ناوی گەڕەکە بۆ حرمەتی گەڕەکە لە گەڕێکی شعبی شای دەباش معقولە من خوشکەزاکەم لەم شارا بێ و ماڵەکەیان نەزانم ئەمە بەڕاستی مصیبەتێکی گەورەیە من زۆر جار هەشت چوار ژنی هەیە بیسی مناڵی هەیە مناڵەکانی خۆی نانە ئەی تۆشتێکی کوڕی خۆتم کاک حاجە بکەین لە کاتێکا جاران ئەگە بدویستە لە ئەڵانقۆس بۆ دەیەکەی دکتۆر کەریم کە دراوسێ دێن لەوانەیە ناڕەحەتێکی تیابایە ینی بچوونە وایە کە هاوسێ دێشن چ جایەوەیە گە بچیتە بۆ دەیەک لە شار باژێر بچیتە بۆ جافەران بۆ لای مامۆسا بۆ قەرەداخ هۆکاری گواستنەوە کەم بوو بەڵام ئێستا هەموو ماڵێک لانی کەم سیارێکی تایە هۆکاری گواستنەوە ئاسانە بەڵام پەیوەندی کۆمەڵایەتەکان هەر ڕوو لە زایفین بۆ آخر قوربان مەسەلەکە ئەوەیە کۆمەڵایەتەکان نەماوە ڕەحم و بەزەیەکە نەماوە بەڕاستێکی سەردانەکان کەم تەرخەم ئەمە گەورەکان کەم تەرخەم گەورەکان ئەگەر من خۆم ڕێک و پێ بووم لەگەڵ خزمەکانمان لەگەڵ دەور و پشتمان لەگەڵ خەڵکیە تێکەڵ بم مناڵیش چاوم ینی مامەکەم تەسیرە بەرامبەر برازاکە خاڵەکەم مقەسیرە بەرامبەر گەورە ئاوەڕێژە بچوو پێ بەڵام تەماشاکی بڕواکەم خۆم بەسەرم هاتووە لەم ڕۆژەوالی هاتووە سەردانەکەی چی بۆ ماڵێک من حەزەکەم بێم هەربا نایی تۆ بڵێم ئەچم بۆ ماڵی کاکدانا ئەوە خزمە ئەوە برادەرمە ئەوە دۆستمە حەزەکەم بچم تۆزە دانیشم دەمێکە نەمجۆ چوار قسەی لەگەڵا بکەم ئەچیتە ماڵەکەی تەماشاکە لاو لاو مناڵێکیان یا کوڕێکی گەنجیان تەلەڤیزۆنە باغەکەیان هەڵەکە یخادە سەر فیلمێکی تورکی یا خارە سەر فیلمی جیمۆنگ ئیترەوە بێ هەمووی تەماشایەکە وای لێ گەورەکانیش لەگەڵەوە تەماشایەکە تۆش کە میوانی لەونە ناچاری مەزوی تۆش تەماشایکە تاوکو ماوەیەک بۆ فرسە دەگە گەڕێ خواخواتە مەجارێکی بێت خێرارسی بخواعیز بکەیت زۆر باش خۆشەویستانی ئەمە لە سۆدۆی هەیوانە جگەل لە میوانە سەرەکیەکانمان کۆمەڵێک پیاوماقۆڵ و کەسایەتی کۆمەڵایەتیش بێگومان لەگەڵمانە میوانن ئێمە ئەچینە لای ئەوان بزانین دووبارە بەخێر بنیاخوا کێ پرسیارێکی هەبێیان تێبینیەک یا بێوێ قسەیەک زیاتر پێشنیارێک زیاتر لەسەر بەرنامەکە بکات لە خزمەتی یابین بەناوی خۆی گەورە پرسیاری من یەکەم بۆ جەنابی دکتۆرە ئایا کەسێکە لەناو کۆمەلگا بێ و دواتر بۆ چکۆلا بێ گۆشەگیر ئەبێت ئەم گۆشەگیریە تەئسیرێکە لەسەر پوکانەوەی مێشکی و خراپبوونی ژیانی خاڵی دوو هەر بۆ پرسیاری دووهەم هەر بۆ جەنابی دکتۆرە بەڕێی جەنابتان وەزارەتی پەروەردە تا چەندە لە ئاست ناوەکەیدا بەرامبەر پێگاندی قوتابی و قوتابخانەکاندا جەنابی کاکەدانە پرسیارت لە کاک حاجی عەبدولکەریم کرد ئایا
ئەو کەسانەی لە ناو کۆمەلگات بەدەم کۆمەلگا و لە ناو خەڵکان و بە ئەکار و کۆمەڵاتەکان خۆشەویستین یا ئەوانە کە گۆشەگیرن من دەڵێم بڵێ ئەو خەڵکانی کەوا لە ناو کۆمەلگان و بە ئازار و خۆشی و ناخۆشکانی کۆمەلگان زیاتر و زۆتر لای خوای گەورەش پەروەردگاریش خۆشەویستە لای کۆمەلگاش خۆشەویستە خاڵێکی تر جەناب مامۆستا فەرمی داوەتێکمان کردووە یەکێک هەر دوو ڕێیان بووە لەسەری یەکێ وتوێتی من نەیڵێم ئەوە توێتی ئەو ئاوایە یان نایزانی و داوەتی کردوون یەکی تر ئەوە ئێوە خۆی کا ڕێسمان ئەمەش ئەگەڕێتەوە بۆ تێنەگەشتن لە ئاینی پیرۆزی ئیسلام لەبەرەوەی ئیسلامە فەرمێت ئینە بعض الظن ئیثم ئەگەر تێ بگالەوەی کەوا گوناهی ئەگا بەم گومانە بێگومان ئەو گومانە خراپە نابە جەنابی دکتۆر لە قسەکانیا باسی تەلاقی کرد بەڕاستی کۆمەلگا خەریکە بەرەو هەڵۆشانە ئەڕوا بە حکمەوە بەندە کاگەڕی لقێکی دیزانانی سێمانیم کە دوو ڕۆژ فتوامان هەیە من ئەندامی فتوانیم کارگەڕی لقم ئەو فەخرە بە من نەیراوە ئەندامی فتوا بم بەڵکو ئەندامی فتوا کۆمەڵێ مامۆسای پسپۆر و لە مستەوای دکتۆرا و پرۆفیسۆرن جەنابی مامۆستا وشار ئەزانێ و بە تایبەتی ڕۆژ سێشەمە ئەگەر بێ سەردانی لقی ئێمە بکەی ڕۆژی وا بۆ سێک سەڵاق دراوە نەگوازراوەتەوە نەخێ ئیشانە بازراوەتەوە یعنی هیچ ڕۆژێکی سێشەممە نیە چەند ئافرەتی لای ئێمە تەلاق نەگیرێت ئەمە لای ئێمە کە لقێکین ئەی لقەکانی تر ئەی دادگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان ئەوانەی کەنیان بۆ لای ئەوانە کەنان بۆ لای ئێمە ژنومێر جیابوونەوەتەوە کاکەدانا باوگەڕە و داگەورن باگۆرە و داگۆر نەنکە کچی داوتەشوو بۆتە نەنک نەنک و باپیرن بۆتە باپیرە کوڕەزای هەیە جیابەوە لە یەک زۆر باش جیابەوە لێ بەڕاستی وەکو جەنابی دکتۆر ئاماژە بکرد ئەم تەلاقە زۆر لە ناو کۆمەلگادا بەڕاستی ئەگەر لە پیاوێکی 100 ساڵە بپرسی بڵێ کاتێکەوە تۆ تەمەنت 15 ساڵ یا 20 ساڵ بووی چەند ئافرەتی بێوەژند ئەناسی ئەیگویەک دووسێ ئەوی دوانیان مێنمردوو بوو ئەگەر یەکیان تەلاق درا بوو بەڵام ئیسەکە کۆڵانێک نییە لە شارە کە پڕ نەبێت لە ئافرەتی بیۆژی گەنج دەستخۆش مامۆستاجان سپاس بۆ دەستخۆش بێخوا کاک وشار پرسیار دەیە سپاسانەکەم وڵا پرسیارێکی من لەسەر ئەوەیە ئەڵم هەر چەندێک تەماشاکەی ئەم سیلە ڕەحمی خێزانیەوانە کە کەس بووە و نەماوە خەریکە بەرەو نەوانە ڕەدەلی مامەستاڵێ خۆکارێکی یەکەم خۆمانین دووەمیش لە لایەکیکەوە دوژمنەکان من هەوڵیەوادات کە ئەم سیلێ ڕەحمی خزمەتە نێڵە و کوردەوارەکەمان بەڕاستی نەهێڵە چۆن ڕای تۆ چۆنیان بۆ دوژمنەکان ئێمە لە چ ڕێگەیەکەوە ئەیانەوێ ئەم پەیوەندی کۆمەڵایەتیانە تێک بشکێنن لە ڕێگەی کەناڵی تەلەڤیزیۆنیوانێ تەماشاکی دراماتورکیەکان بەڕاستی کارێکیان کردووە تا خەریکە خێزان لە گرێژە نەچێت دکتۆر دوای قسە لەسەرەوە بکات بۆ دکتۆرم پرسیارم بەڕاستی ئەوەش هیچێکە لەو هۆکارانە ئێم بەبێ هەوڵ بدەین بەڕاستی بۆی کە لە ڕێگەی هاتوچەی زیاتر و یەکێتی تونکەکەی لە بینی خێزانەکان و کەس و کارەکانە تاکە و شتانە نێڵین ئەم کەناڵی تورکیانەش بەڕاستی حەقی وایە وەزارەتی ڕۆشنبیری دەفرستنەوەی لێ بکات ئەو پرسیارەکەم سپاسانەکەم سلام علیکم سلام خراتنی هەرسێ مامۆستا کاگە حاجی کەریم و دکتۆر و مامۆستا دەکەم بەڕاستی من دەمەوێت کاروانێ بکەم بەناو هەموو ئەو باسانەی کە باسمان کردووە دەیکەم بە چوار بەشەوە ئەگەر لە بگەڕێنەوە بە ساڵی 1976 ئەو کاتە دێیەکان کۆبووین و هەمووی مەسەرەن خێزانێک و کاری هەروەزی ئەوانە بوو لە دوای داکردنی دێکانەوە لە ساڵی 1970 کران بە ئۆردوگا لە ئۆردوگاکان بەڕێی من ئەو کاتە ئێستا ئێمە ئیجابەتەکانی بینن ئەو کاتە باشتر دەرچوولەوەی کە لە لادیەکان بوون چونکە لە لادیەکان چەند بنەماڵەیەکی بچوک بوو لەناو ئۆردوگاکانە دێگانی دەوروبەری هاتنە ناو ئۆردوگایەکەوە لەوێ چەند شتێکی بۆ ئیزافەکرا بەڕاستی کە مەکتەب و خەسەخانە و مەرحەلەیە لە پێشکەوتن و زیاتر تێکەڵاوبوونی کۆمەلگا ئەو کاتە ینی بەڕاستی ئاسی کۆمەڵایەتی زۆر بەرز و پیرۆز بوو ڕێز لە مامۆستای ئاینیە گیرا ڕێز لە مامۆستای مەکتەبە گیرا ئێستش کە من خوێنکارێکی ئەو سەردەمەم بەحەقە دەسێ لە خزمەت جەنابتانم دوای ئەوە ئێمە بە دوو مەرحەلەی ترا هاتوین کە 1970 دووبارە ئۆردوگانە تێکچوون و هاتنەوە ینی خەڵکانێک هاتنە ناو شار و کۆمەڵی ئۆردوگای تر دروست بوون شڵەژانێکی تر لەگەڵ ئەنفال و کیما بارانە ینی بەڕاستی لە ئێمە باسی کۆمەلگای خۆمان بکەین ئەم هەموو ئیجابێتانە یەک بە دوای یەکە هاتووە لە دوای ڕاپەڕینەکەی 1970 ببوورە باەک پرسە لەکەم ئەو قۆناغی لە
ئۆردوگاکانەوە هاتینە ناو شار بە بڕای تۆ لە ڕووی پەیوەندیە کۆمەڵایەتەکانەوە کە هاتینە ناو شار پەیوەندەکانمان بەهێزتر بوو بەرەو کەمبوونەوە ڕۆشتووە لە دوای ڕاپەڕینەوانین بەڕاستی خەڵکی کوردستان ینی کە ئێمە گەلێکی ستەم لێکرا و ستەم دیدەن ئێمە زۆر ئومێدی باشمان هەبوو بەڵام دوای ئەوە ئێمە کولتورێ کاتێ ینی بەداخەوە دەڵێم ئەو کاتە بەڕاستی بەرپرسەکانمان لەسەرەوە دەستیان کرد بە خراپکردنی کولتوری کۆمەلگای کوردی دوا وردە بە شەڕی ناوخۆ جێگیرکردنی ڕق و وسڕینەوەی خۆشەویستی ئەمە بەشێک بوو لە کۆمەلگا و لێکدابڕان بەو شێوازە دابشبوونی بەسەر حیزبەکان سیاسەتەوەی من باسم کرد بەڵێ دابشبوونی بەسەر حیزبەکانە هاتین وردە بۆ 2000 و بەرەو سەرەوە تەکنەلۆژیا هاتە ناو باسەکەەوە تەکنەلۆژیاش ئەمە تقریبەن وەکو نەخۆشی ڤایرۆس کۆرۆنا کە هەموو جیهانی گرتەوە ئێمە لە هەموو جیهانەوە هاتووە بۆمان کامی شۆکارێک بوو ئێستا بەڕاستی بۆ ئێمە وەکو کۆمەلگایەکی مسلمان نسین یعنی جوولەکە کا لەسەر تێکدانی کللتوری هەموو ئەو نەتەوانە دەکا کە پەیوەستن بە کللتورەکەی خۆیانەوە باشە کە ئێسەوە یەکێک لەوانات بەڕاستی کا لەسەرەوە دەکرێت لە ڕێی تەکنۆلۆژیاوە ئێمە زۆر خراپمان بەسەرەوە گەنجەکانمان بەلاڕێیا براوە ئێمە خێزانێک پەروەردەیەکەین و ئیدینەوە بە کۆمەلگا لە کۆمەلگات دەوڵەتی حکوومەتێ دروست دەبێ وایانە ئێمە لە خێزانەوە ئێمە دەبێت لە باوکو دایکانەوە دەست پێ بکەین بەڕاستیم دوا پەیامی من ئەوەیە من خاوەنی کچێکم بعد خێزانەکەم وا پەروەردەکەم خۆم وا پەروەردەبم بڵێم ئەم کچەم کە دەچیتە ماڵی دووەمتەوە ماڵی دووەمت هەمان ماڵی یەکەمە دایک و باوکێکی تریشت لەوێ هەیە با ئێمە یعنی بەڕاستی زۆر هەیە دایکەکە پێڵێ کچم ئەوە نەکی بۆ مێردەکەت باس مسەیتر نەبێ بەسەرتا ئەوە نەکی بۆ خەسوو خەزورت باوە نەبێ ماڵەکەی بۆ جیاکەرەوە حەقچیە بەسەر ئەوانەوە تااقەتی خەسوو خەزورە نەمن ئاها سێرکە لێرەوە سلسلەی ڕحم کەمەکرێتەوە باشە ئەگەر ئێمە بینە سەر تربێتە ئەساسیەکە لە مناڵەکانی خۆمانەوە دەست پێ بکەین کوڕم دەبیتە مەسەن خاوەن خێزان لە بنەماڵەیەشی تر لە عشێتێکی ئێمە خزممانە بێ کەسمانە بێ خزمەکانمان زۆرە بێ تموحی زیاتری لا دروستکەین ئەمە یەکێکە لە پەروەردەکانی تر ئەو کچەی کە دەیدەین بەشوو ئێمە بنەماڵەیەشی تر دێتە ژیانمانەوە خۆشەویستی لا دروستکەین وەلحاصل ئەوەی کە دەمەوێت بیڵێم بە گرنگی پەیامی دینی ئیسلام ڕازگویانە بێ سانسۆر دووهەمین مەرحەلەی کە ئێستا ئەوەشی لەدابراوین ڕێز من وەکو عەفوم کە خوێندکارێک کە ڕێز لە مامۆستاکەی نەگرێن ناتوانێت پەروەردەیەکی تەندروستکە زۆر سپاس کاکدانا سپاس بۆ بەرنامەکەتان بە خێراتنی هەر سەمیوانە بە ڕێزەکەکەین من ئەمەوێت ئاماژە بەوە بکەم خی گەورە لە سوورەتی حجورات لە ئاەتی 13دا دەفەرمێ يا أيها الناس إنا خلقناكم من ذكر وأنثى وجعلناكم شعوبا وقبائلا لتعارفوا إن أكرمكم عند الله أتقاكم هما نم آيات أزاني كأفرمي أي خلقي يما إيومان بديهنا وبوشي بو تعارف يعني لوياك تعارفاتو يعني لتعاونوا بو هاوكاري يكترا قال يكم پرورديه براستي پرورده زور گرنگا بو بواره کومەڵایەتیە كان ايما ابينين او كساني كلبنا ماليكي خاندان او كسانن كريس لا دابو نريتي ملتكي خويان اگرن و كسيكي مسلمانكي باشن و باش لإسلام تيگشتن وكو كاك دكتور فرمي يعني بتقاليد لإسلام تينگشتو بمبدأ تيگشتو ببرنامج تيگشتو سيركي ام كسانن ريز كساني لخو گورترگن ريز كسوكاريان گرن بەردەوام سەردانی خزم و کەسیانەکەن بۆ چونکە پەروەردەکەی پەروەردەیەکی گونجاوە بۆیە ئێمە ئەمڕۆ ئەگەر ئەم پەروەردەیە نەقلیکینە ناو خێزانەکانمان یەکەم جار هەنگاوی یەکەم ئێمە لە خێزانەکانەوە دەست پێ بکەین خێزانەکانمان پەروەردەیەکی جوان بکەین ئەوە زۆر باشە دوای ئەوە پەروەردە ئەمێنێتەوە لە خوێندنگەکانە ئەوە بەڕاستی پێویستە وەزارەتی پەروەردە بەرنامەی هەبێ بەداخەوە ئەو بەرنمەیە زۆر بەلاوازی کاری لەسەرکرێ بەڵکو بە پێچەوانەوە هان ئەدرێ کۆمەلگە بەرەو خراپی بڕوە زۆر مهمە ئێمە پێشەنگ بین قودوە بین چونکە پێغەمبەر درودی خوای لەبێ قودوە بووە وخوا لە قورئانە فەرمێ حەزرەتی ئیبراهیم و حەزرەتی محەممەد ئەمانە پێشەنگن با ئێمە هەوڵ بین لە خێزانەکەی خۆمانە لە چواردەورەکەی خۆمانە لە مامۆسایەتێکی خۆمانە لە هەر کەسە و لە پیشەکەی خۆیە هەوڵ با پێشەنگ بین لە کارە باشەکانە پێشەنگ بوون زۆر مهمە خاڵێکتر ئەڵێ نەبوونی کادەمەشە پێویستی بە پەروەردەوە هەیە چونکە ئەڵێ بۆ ناچی بۆ سەردانی فلان ماڵ ئەڵە کاتم نییە بەس ئامادەیە دانیشە 2 ساعت فەیسبووککە خاڵێکی تر زمانە کۆتا خاڵم کە زۆر گرنگە بەڕاستی بەلای منەوە هۆکاری لاوازبوونی پەیوەندی کۆمەڵاتیەکان ئەگەڕێتەوە بۆ زمان چۆن بۆ زمان ئەمێ لێرە ڕوونی کەمەوە ئێمە زمان
ئەو زمانە ئەو پارچە گۆشتە کە لە ناو دەممانە ئەرکێک و پەیامێکی زۆر گرنگی پێ چونکە لە چەندین فەرمودەدا هاتووەخوا فەرمێ دەست و زمانتان ئامنکەن من بەهشتان بۆ دابینەکەم ئێمە زمانمان پێ ئەچینە ماڵان ئەمە بۆ سەردان چوین بۆ پەیوەندی کۆمەڵایەتی چوین بە هێزیکەین سیرەکەین ئەبینە هۆکاری تێکدانی کۆمەڵگاکەمان بە نمونە خێزان هاتووەتە دەست ئەبا بۆ شتە تایبەتەکانی ئەو خێزان ئەمە بۆ میوانداری هاتووە ئەوە تۆ بۆ ئەوە ناکەی ئەوە بۆ ناکەی یعنی تەدەخولکردن لە ماڵی کەسی تر ئێمە هەموو یا باسکردنی کەسی تر غیبەتکردنی کەسی تر یعنی هەموو ماڵێک سروشتی خۆی هەیە بۆ نمونە ماڵی من تەلەڤیزۆنەکەم ئەوەیە ئەڵێ تۆش بۆ تەلەڤیزۆنێ ناکردوەکو و ناتوانێت تەلەڤیزۆنێ بکڕۆکۆی من ناتوانێت سیارێ بکرۆکۆی من زۆر کاریگەری نەرێنی هەیە ئەبێ ئەو وشە و زاراوانی کە بەکاری هێنین زۆر وریابین چونکە وشە و زاراوە خۆشەویستی دروستەکە وشە و زاراوە ئەشتوانێ واو لێ کا بێ ڕقی یەکتر ڕق لە یەکتر کەسی کە تێبینی قسەی کێیە دەستان خۆش بێ مامۆستا وشار ئەگەر قسەیەک شتێکە دەبێت لەسەر پرسیار و قسەکانیان بەڕێزانە بەس منە پرسم ئێمە ئەتوانین قەتعی سیلەی ڕەحم لەگەڵ چێ بکەین و لە چ کاتێکا بیکەین خی رب العالمین بەو خالقەیە فەرمێ فەذکورونی ئەذکورکم یادم بکەن یادتان دەکەم من دەمەوێت پەیوەندی لەگەڵ جەناب تا بەستم کاکەدانە لێم سەردان دەکەم تۆڵی مێ جاریە دوان سیان چوار ئێخۆ هەموو شتێکی بە زۆر و بە ناخۆشی بکرێت خزمەتی و دۆستاتی بە زۆر ناکرێت عەبدێ لە عەبدەکانی خوا حەزی بەوە نەبێ لێقای خوا بکا و گفتوگۆی لەگەڵ کا و نوێژی بۆ بکا و سوزدەی بۆ بەرێ ڕۆکەی بۆ خۆش ئەو عەبدەی ناوێ باشە کەواتە ئێمە هیچ شتێ بە زۆر ناوە لە بە زۆر بمنێری بۆ مازوو بەدارە ناڕۆنم بەعمل نایە من ئەگەر بە زۆر بێم بۆ ماڵەکەی تۆ لەوانەیە لە باتی تووشی خێرم تووشی شەڕەبم وەکو جەنابی مامۆستای شاری پێدا بەداخەوە ئەم زمانەمان بە هەموو شوێ هەڵەسوڕێنین بەم زمانە ئازاری زۆر خەڵکە دەین بەم زمانە عەزیەتی زۆر خەڵکە دەین هەر زۆر یعنی برای کتێبێکی نووسێ کتێبەکەی بۆ بەفیتنە آخر باشە تو بێ قەزای کتێبێک باسی خەڵک بۆکەی باسی مشکلە بۆکەی پەردە لەسەر کۆمەڵشت هەیە بۆ هەڵێ دەیتەوە یا هاتۆ لەوێ دانیشتووە ئێمە دکتۆر کەریم ئیشارەتی بە شتێکدا زۆر بەڕاستی معجیبم بەو قسەیە کە ئەوروپا بەختەوەرن بۆی چی کاکەدان لە ڕووی دەرونی ئەزانین تۆ چی پێ ناخۆ نەئیڵێ نەئیکا بەڵام ئێمە بەداخەوە کە ئەمە لە سەرچاو لە ئیسلام وەرەگرێت و ئیسلام ئەوە دەڵێ ئیسلام پێغەمبەر فەرمودەیەکی کورت بە دوو کەلیمە فەرمی ئەوەی خوا پێیناوە ئیزهد فی الدنیا يحبك الله فيما عندك الناس يحبك الناس أويك خوابي ناخر نبيك ونبي لبي بخوش يصير الرحمن أويك خلق بي ناخر نبيك ونبي لبي بخوش يصير خلق من رجع قسيج خوش بو بينرابستان كم برادري وكم لو شعر قصة عن خور يروت عن خور يخوتي لو شعر بقصي خور خلق بسمانك وتبدي كاك خود بقصي جاي بو بسمانك ياخو من بوكسي خور تواني مو خلق بينم تو بقصي خوشي خلق روتينك كاو سيري دكا جهنم لنا وشانتها كاكا خۆتۆ شەیطانی تۆ جەهەنەمی تۆ مەموری جەهەنەمی خەڵکەی بەجان و باشە ئەوەندەی فەرمودەکانی پێغەمبەر مژدە دەرن ترسێنەر نین مژدەیە بێ خەڵ بێ ئومێدان خەڵ نامی اینجا ئێمە ناشبێ ڕەشبین بی کاتێک سیلەی ڕەحمەتوانین قەتعکەین لەو کاتێک کە تۆ حەزە بە لێقای من نییە دوو سێ جار لە دەرگاکە دەدەم سێ و چوار کەسی لێ ڕاست بێنم بە هیچ من ئامادە نیم خزمەتی دەرگا ئەو کاتەیتر یان ئەگەر زەرری هەبێ بۆ ماڵ و مناڵەکەم بزان لە ڕووی پەروەردەی و ئیمان و ئەوانەوە زەرر لە ئەم چوونە زەررم لێ ئەتوانم لەو کاتا حاڵەکێتی شەرعی مەسەبڕی برێ ئیجابیاتی ئەم هاتووچێ سلبیاتی زۆرترە یا ئیجابیاتی ئەو کاتە کە ئەگەر سلبیاتی زۆر بوو مامۆستا سیلەی ڕەحم تەنها سەردان نەگرێتەوە یان هاوکاری مادی و معنەوی ژەگرێتەوە ئەگەر هاوکاری مادیەکە بێ سیلەی ڕەحمەکە خۆی دروستەوێ ئۆتۆماتیکی ئەوە ئۆتۆماتیکی دروستە تۆ من ئێستا براکەم زەکاتی هەیە نایە بە من ئاگام لێ یا بە خەڵکی تر نایە بە من ئێوە سیلەی ڕەحمەکە بچڕێنێ پێم ناخۆشە بۆی من مستحقم براتم محتاجم داماو بۆ نایدەی بە من لەبەرەوەی پێ بڵێن پیاوی چاکەچی یا بەیەکی چیکە من خۆم تێگەی من زەکاتم هەیە نایدم بە براکەم نایەم بە برازاکەم نایەم بە خوشکە زاکەم ئەمە بۆتە هۆی ئەوە حقت دروستەکە کە ئەبینێ من ئیمکانیەتە بێ اینجا لەوە مەسەر شت هەبوو بۆ ئەمیش پاساوێکی بەدەست ئەڵێ ئەگەر من چوم زەکاتەکە من بەمەلاو شیاری برام مثلا 5 ڕقم جا 5 ڕقم چی کاکە و 5 ڕقم زەکاتی 5 بۆ نادو خۆماری دایکی لای نیە براومی بۆ نادو بە زیاد بخوانێ نایکە ئەوە بێتە هۆی ئەوەی کە ئەو سیلەی ڕەحم و بەسەری سۆزە ئەی بچڕێنی باش ئێستا گەنجێک دوای 22 ساڵ 23 ساڵ کە لە جامیعە لە زانکۆ تەخەڕوج دەکات
لە پەیمانگا دەرەچێ کەسێکی زۆر ناکۆمەڵایەتێ لە ڕووی نایە سەردانی نەخۆشی بکە لە ڕووی نایە بە تاقیتەنە بچێ بۆ پرسەیەک نازانێت چۆن فاتیحایەک دابا نازانێت لە شوێنەکە بابەتە کۆمەڵایەتەکان چێ لە مەجلیسێکی ژنمارەکردنا قسەیەکی لێ پرسە دەمی تەتەڵاکە نازانێت ئەمە هۆکارەکەی چێ بەڕاست پێشوی وەڵامی بوومەوە پرسیارەکانی کە لێم کرا وەسا مەلاکەریم حەزەکەم لەوە دەست بێتم سێ پرسیاری کرد پرسیارەکانی گرنگە هەر پەیوەندی بە بابەتەکەوەیە باسیەوەی کرایە کەسێک گۆشە گیر بێ بە مروری زەمەنە بێتەوەی کوکانەوەی خانەکانی مێشکی خۆی بە شێوەیەکی ڕاستە خۆ نابێت بەڵام هەر کەسێ لە لای زانستیەوە خەفەت بار بێ دڵ تەنگ بێ ڕەشبین بێ تێکەڵ بە خەڵک نەبێ تەنیا بێ ئۆتۆماتیکێن لەسەر و هەردوو گورچیلە ئێمە دوو غودەمان هەیە گلاندمان لێ فێڵەن غودەکانی سەر و هەردوو گورچیلەیە هۆرمۆن غودەی ئەدرنالی لە کاتی خەموخەفەت و قەلەقا هۆرمۆنی ئینتاژەکە ناوی کۆرتیزۆلە ئەم هۆرمۆنە هۆرمۆنی بەدبەختی پێڵێت ئۆتۆماتیکن کە تێگەڵ بە خوێنە بێ ئەڕوا یعنی حتا زۆر جات تەلەبە کە خەفەتێ بێ قەلەق ئیمتیحانی بێ ترسێ مێشک جامە بێ معلومات نایەتە دەرەوە کە ئێتە خۆڵی تاقیکردنەوە هەموو معلوماتەکەی بیرەکەوێتەوە چکە ئەو ترسا بێتەوەی داخستنی بینی خانەکان کەواتە بە مروری زەمانم کەسا ئەبێتە هۆی ئەوەی بەردەوام ئەم هۆرمۆنی بەدبەختیە بڕێژێ ڕەشبین بێ ئێمە زوتمانەوەی ڕەشبین بێ ژمارەی خۆکەسبیەکانی کەمە بێ مەناعی دابەزێ بە مروری زەمانە بێ بەنسبە پرسیاری تر وەزارەتی پەروەردە ئایا بەکاری خۆستاوە من لە زۆر مناسبەی وتومە وەزارەتی پەروەردە ناکات فێرکردنە بۆ وەزارەتی تعلیم نمونە زۆری هێنمەوانێت جەنابێ بۆ کەناڵێکی ئیسلامی و نمونە لەسەر لایەن ئیسلامی خۆمانێنینەوە کە مەسەلەن شتێکمانی تنازم حديث يا حديث وساوي نظافة من الإيمان أقصي عربة تنظفوا فإن الإسلام نزيه أو حديث بل جوانا هذا مثلا اليابان لباقشي ساويان البيوتات جامعية فرازمية بلدزنية كابيزارنية حموي خويا ميز وكرسي وخباقة كانوا لا يوم مرتبيات شوية فراشي تابز من ديوانها تيسي تطلع ليه ليه تشيا إما لما مكتب فيه يعني كان لباقو خايني لإيمانه وين شيا كان جاري من الله كلها الحلبية تيناقة تعال بكشي درخة كنظافة من الإيمان دي شيء وفاز معوية يدل دورة كده بدوي نظافة من الإيمان زانية بلان كيسة شفلة شلكنا شلمنا نازان شيا كواتا أما تعليمه فيرم كيلو نظافة من الإيمان لبركات ودل دي بمه لكاتك أما تعليمه بس فرود كذا نشيا هيك في لبرناك هيك في درخناك بس في يكون جورا كي باكاته جلوبەرەکەی پاکراویە دەموچاوی بشوە بۆ نمونە ژوورەکەی پاکاتەوە کتێبەکەی بەرگی تێگە ئەوە تەطبیقی کرد و دە لە دەی ئێمە بە ڕەفتار یا بەهەش لەژێر پێی دایکانە پێمان لەبەر کردووە ئەمە تعلیمە دە لە دەی ئێنە بزەڕاتەوە شەق لە دایکانە کەواتە بێ فێری کەم چۆ ماڵ و دەستی دایکی ماسکە ڕێزی دایک و ڕێزی مامۆستای دووەم بێ ڕێزی ئافرەتەکە بگرێت کە دایکی دووەمە دە لە دەی ئێمە کەواتە ئێمە لێ بگین بە ڕەفتارەوە تەربیە ئێمە هەمووی بەس قسەکەیت هیچ ڕەفتار نییە بۆی وەزارەتی پەروەردە ئەبێت پەروەردە بکات نەک تعلیم و فێرکردن بەنسبەت بەڕێزیان باسی تەلاق ئەوە تەلاق سەی کە چەند کێشە کۆمەڵایەتێکات حتا بە ڕێزی وتی ئێمە سێ لە ڕۆژێکە یعنی مانگی چەندەکان نەوەت بەس لای ئەوە شوێنی تر و محکەمەوە هەر ڕێژەی تەلاق خەریکە نزیک بێتەوە لە زەواج ئەزانی کە تەلاق کەوتە بینەوە ئامۆزا و پورزا و علاقەت اجتماعی ناوێنەوە دژمن یەکتری دوو بەرەباب دوو عەشرەدەم بە دوژمن لەسەر تەلاقە چ ئافرەتەکەی ئیزن ناوە بۆ مناڵ و نایەڵێ مناڵەکەی بینێ ئەو لە خۆی ناوێ کەواتە ئەسڵەن ئەم کێشانە جاران ئەمەیە نەبووە لە گوندێکە تەلاق و لێکجار هەر عیب بوو خەڵک تەلاق وەرگرێ بەم شێوە نەبوو کەواتە ئەمە جێیشترە ئێستا خەڵک لە تەلەڤیزیۆن دەرەچێ هونەرمەندێک کە تەلاق دراوە ئەڵێ باید وەکو ئەوروپا بێ قەیچێکی بەشە جار تەلاق دراوە ئەمە شوکردن نییە ئەمە جۆرەکە لە تیجارەت بازرگانی یعنی لە قوتسێتی خۆی دەچێت یاخود شتی سادەی لەسەر حەفلە ینی حەفلەکە لەو ئوتێلە نەبێت لەو ئوتێلە بێت مانەی وایە ئەمە بوو پێکێنانی خێزان نییە ئاماژەی بوتی خەڵک دێت تەلاق وەرەگری هێشتا نەگوازراوە هێشتا ژیانیان پێکەوە نەکرێت پێکەوە بنجێنیان لەسەر قاعەکە ڕێی نەکەوتون لەسەر فڵان گۆرانی بێژێ فڵان گۆرانی بێژێ یعنی بزانە شتەکان چەند تافی بووە خێزان بەو قوتسیەتە و بۆ پیرۆزی خۆی خسومانەتە کەسی سیدرااماکان و ڕاگەاندنەوەی کرد پێگومان من چەند نمونەیەکێن بۆ کاو شار بۆ جەنات و بۆ بینەران کاتی خۆی گۆتەی ئەڵمانی خەمەکانی ڤرتز ڕۆمانێک بڵاوی کردەوە ئەزانی دوای بڵاوکردنەوە ڕۆمانە تەمەنەوە ڕاگەاندنە کتێب یەک شەپۆلی خۆکوشن لە ئەوروپا پێیا بوو بۆ لەبەرەوەی لە کۆتایی ڕۆمانەکەیە پاڵەوانەکە خۆی کوژێت لە میسر
ماوەیەک لە ڕاگەاندەکان باسی کوشتنی باوک لەسەر دەستی کوڕەکان دوای ئەوە مەوجەیە خۆ باو کوشتن تیا بوو وڵا خۆ ماوەک لێرەش باو بوو زاوا خەزوری ساشە بدام ئەمە هەندێک کەسی سەعدادەکەی هەیە کە تۆ لە تەلەڤیزیۆن پیشانی ئەیروژیەنی زیینویەکەیتەوە هایشە برسیە بەزیتر بۆنی کە بابووشت برسێتەکەی هاریەکە 5 ساڵ پێش ئێستا کوردێک چوو بوو ژنە و پیا و لوبنانەکەی کوشت من محققەکە پۆلیسەکان کە قسەیان لەگەڵەکەوتی باشە چۆنم سیلاح بردە ژوورە خۆ سکیوریتی و نازام ئاسایش و ئیسعلامات هەیە وتی کێکەکەم هێنا دەمانچەکەم خستە ناویەوە اینجا گوڵم خستە سەر کێکەکە وتی ئێمە چۆتی لە فیلمێکەوە فێر بوو من جاران کە لە زانکۆ سەلاحەدین لە هەولێر بەرنامەی بڵاوەکە 95 نەبوو بە ناوی زومزوم بەرنامەی کۆمەڵایەتی بوو لەو کاتەیە هەل لە سژنی محەڵتە تەلەبەکانمانە بەوەیە مناڵێکی لێ دووسەیەکی لێ بوو لەسەر دزی گیرابوون وتم چییە کرد بوو ئەو کاتە خۆ زانی دۆشاوی تەماتە قوت و گران بوو خەڵک نەیەکڕی ئەچون تەماتیان نەکڕی و لە سەربان هەڵیان نەخست ئەوەی خۆمانەی دۆشاوی تەماتە ئەم چی کرد بوو چوو بوو ئاوەکەی هەموو ڕشت بوو سینەکان نمس و فافۆن بوو هەمووی کرد بووی نێوانێ و بردبووی فرۆشتبووی ئێوەتمە فکرێ لە کۆتیۆ لە بەرنامەی زومزوم باسیەوەی لەسەر دزیەک هەیە بووە ئەمێ خۆ ئەم بە شێوەیەکی باسی کردوەکە بەڵام ئەو لاسایی کردوەتەوانێت ئەم ڕاگەان ئەنجام درامانش بە هەماشەوە ئافرەتێک شوشی نەکردووە سێ مناڵی لێ هەیە لە دراماکە دوایڵێ باچین مەسەن مارێکین دوای سێ ئێمە زۆڵە کۆمەلگای ئێمە ناگێت یا کوڕە تعدا لە کچەکەکە ئەماکە و ئەوماکە کۆمەلگایمە تووشی ازدواجیەت دەکەیت ئەزانی ئەگەر کوڕی لە سەردان و سەری کچێکە باوکی بە تاپڕی کوژە بەڵام لەوێش ئەو شراکە یعنی ئەمە ئیزدواجیەتی هیدای ئێمە دروست کردو هەموو ئەمانە تووشی نامەبوونی کردو خۆشمان گەنجەکانمان نازانێت چی بکات بۆیە پێویستە یاسایەکە بێ لە پەرلەمان دەرچێ لێپرسینەوە بکە لە کەناڵەکان کە پێڵەن ئەمنی قومی ئاسایشی نەتەوەی کە ئەمەی کرد ئەی بەو شەیدە بۆ دەرا ئەم هەموو ئەنفالوکیمیا بۆ کرا بۆی عەلاقەل خێزانی کورد شەرەفمەند بێ بەسەر خێزانی کورد لە بەردەم هەڕەشایە دکتۆر نەک لە بەردەم هەڕەشەکە وەخەی کە بەرەو لێکترازانیە بات بڕۆ خێزانی کوردی بزانە چی لێ هاتەوە ئێوە باسی تەلاق ناکە بەس تەلاقێکی تر هەیە دەڵێن تەلاقی نەفسی خەڵک نایزانێ تەلاقی نەفسی ئەوەیە من سەدان خێزانە زانین خۆیان باسیەکەن نەمان بۆ نووسن ژن و پیاوەکە یەکەو لە ژوورێکە خەوێت هیچ علاقەیەکی شەرعی و هاوسەرگیری نەماوە زەواج لەبەر عیبی خەڵک لەبەر عیبی خزمی کەس من هەڵیان گەورە بنازان چی لەبەرەوە زۆر حاڵەتەکان ئەمانە ئەبێ ئیشی لەسەر پێ بەڕێزیشان باسی کردوتی وەزارەتی ڕۆشنبیری ئەبێتە داخولکە من وەزیری ڕۆشنبیری بەدا دەرمەوە لەگەڵ قسەم کرد کاتێک کۆمەڵەشمان باس وتمانەمان کە سێ کەناڵی داخست هەمومان نەزانی یەک کەناڵێنی زانی بۆ ماوەی پێدوانەکەی تر وتم بۆ مامۆستا کاگم بۆینە وتیەوەی نیفلان کوڕی مەسوولە و نازام چیە ئەو مەسوولەکان و حیزبەکان لە حکوومەت گەورەترن ناتوانانی وەزارەتی ڕۆشنبیری چی بکات لەگەڵیان ناتوانانی دای بخەیت ئەم پاشاگەردانی هەیە تۆ حکوومەتی دەسەڵاتت بەسەر حیزب و نەفەرێک و مەسوولەکانە بێت ئیدە کۆمەلگای وابێ وڵای تە هەر کەسە فیشەکەی پێوەکە حەزی لە چێ بڵاوی کات و ێساوی بڵاوە بێتەوە بەڕاستی خێزان تووشی لادانەکە انحرافاتی جنسی پێیا بووە کوشتن بان بۆ تاوان دزی بەشێکی ناڵم هەمووی بەشێکی لاقی بەم ڕاگەیان نەخراپەوە هەیە کاکتۆر تاوانە قێزەونەکانی کە لە دنیا باسەکرا لەوانێ ئێمە هەر بە بیستنیان یەکسەر و توێزمان ئەستەغفر الله خوایە پەنامان بگری لەمانە هەستەکەن ئێستا بەهۆی هەندێک بابەتەوە ئەم تاوانە قێزەونانە ژوا خەریکە لە دەرگای ماڵە کوردیەکانمانەدا خێزانی کوردیەدا نازان تۆ نبینیە لە تیکتۆک ئێمە هەندێک شت پێڵێن نهێنی ژووری نووسنە ینی هەیە وی سەرگەیەن ینی زۆر جار ژنوێت نابێ و کەسی تریشی باسکە ناکرێت بەلعنەتەکە دەباش ئاو مۆبایلەکەی داناوە ژنە دەستی ملی پیاوەکەی دەستی بێتە ملیادی ماچم کە عادی دەدوە ئاوەدا ئەوی ژەڵە پێم نەماوە شتی سەخیف پێ و شەر من ناوێرم ێسا لێرە عیبە دیڵم ئێ باشە تۆ باشە بۆ کە ژووری نووسنتە بۆ ئەمە بڵاوەکەیتەوە بە خەڵکە بۆ ئەیەی بە خەڵک خەڵکی تی چاو لەواکە کاکەجە ئێستا کەم کچ پێیا بووە ڕفتاری ناشرینەکە گۆرانیەک لێە باسی ئەندامی نێری نەومێت ناکە یە حرەکەکەیەکە لەگەڵ یا سەدان ڤیدیۆی وای قوربان سەدان ڤیدیۆ یەک و دوان نییە جا من بە حکمی شەکەم بۆمانە لە قسە لەسەرەوەکە ئەمە قسە لەسەر چەندکەین یەشێکەین دووکە لەندێکدا قسەشی لەسەرەکەی ڕزاگرانە بی کەسانێکی باوکی خۆیان قسەکە جنێی بێت کۆمێتی ناشرێنێ بۆ نزە ئەواکەن بەڵام تۆ ناچاری ساکیتون ئەم حەق شەیطان نەخڕست هەرچی کۆمەلگاکەشی پێویستی بەوە هەیە خەڵکەکان وشارکەیتەوە دایک و باوکەکان خۆمەمەسەوشە زۆر پڕیاگەم لێ هەر تێ قسێ ئەڵێ بە ژن و مێردی لەگەڵ یەک ناژین بە ژن و مێردی لەگەڵ یەک بە خوشک و برایی لە ماڵەکان مێنینەوە ئەبین بە خوشک و برای دکتۆر ئاماژە بەڵێ جەنابی دکتۆر چەندجار لێمان پرسیۆڵە من پەیوەندی بە بنەوەەوە تەلاقم داوە بەڵام لەبەر سومعی ئایلەوی لەبەر کێشەی کۆمەڵایەتی لەبەر خەڵک ئێمە لە ماڵەکەی خۆمانەمێنین ئەو بەبێ ڕابطەی زەوجی نایترە بین بە خوشک و برا خوشک و برایکی ناشەرعی
کە لە ژێر غەزەبی خوان ئەوە ئەنامەحرەمە و ئافرەتە بە و پیا تازە ماڵی وێرامەوە خەتەرە اینجا ئەوە زۆر مشکلێکی خەتەرە کە بەڕاستی ئەوەی سیهەمیان پێغەمبەر صلی الله علیه و لعنەتی خوا لعنەتی خوا لەو پیاوەی باسی نهێنی ژنەکەیەکا بۆ خەڵک لعنەتی خوا لەو ژنەی باسی نهێنی ژنەکەی بۆ پیاوە ئەگەر وەکو دکتۆرە فەرمێتۆ لەسەر تۆڕی کۆمەڵایەتی ناگرم بەخوا مۆی مامۆستا ئیشارەتی پێە من خۆم لەو بابەتم بەسەر هاتووە ئافرەت و ئێستا کەس نازانم باسی چێکم تەمەن بۆی باسیەکەم ئافرەت و ژن و مێرد هەبوون 2 ساڵ زیاتر بووە کە تەلاق دراوە هەردوو بە دووش بەیەکە لە ماڵێکا حەلەکەمان چوتم حەلەکەتان وێ پرسی مامۆساشم کە حەلەکەتان ئەوەیە بە هیچ شێوێ جیان نابن و زوولێکتان جیاکن و لێکمان جیاکردنوانێ کاکتۆر لەسەر ئەوەی کە پێم وتیت مەسە گەنجێک لە زانکۆ تەخەڕوجەکە لە پەیمانگە تەخەڕوجەکە کەسێکی کۆمەڵایەتی نییە بڵێ لاقی بەپەرەوەدەوە هەیە مامۆسایگەن ئەو مامۆسایانی کە دەستیان بێنەوە ئێستا ئێمە و مامۆسایانە نین یعنی کە ئێمە شتێکە زانین فەزلەکە ئەگەڕێتەوە بە مامۆساکان ئەو قیەم و بەهایانی هەمانە فەزلەگەڕێتەوە بە دایک و باوکمان بۆ کەسان ئێستا دایک و باوکی ئێستا جیاوازە لە دایک و باوکی جاران لەبەرچی دایک و باوکی جاران زۆر یعنی لە ماڵێکا یەک کەس ئیشی بکردایە دە مناڵ دۆزە مناڵی بەخێوە کە ژیان ئاسان بوو معلومیەتە بوو من لەو گەڕەکە بوومایە کیلۆمەتێکە ڕۆشتی هەر سەوزایی بوو هیچ کێشە نەبووە گەر غەڵەتێکم کردای گوێیان ڕاکێشام و بە باوکمیانەوت و زوو بەڵام ئێستا ژیان ئاڵۆز بووە چێتە ئەو دیوگەڕەکەێتەوە بینایەکی شەشقاتە حەوقاتە لە ژێرزەمینەکە نازانی چی ڕواایە بڕۆ لەم شارەیە بگەڕێ 2 سعات گەڕێکە ناناسی مەچولیەت هەیە لەبەرەوە ئەمانە هەمووی ئەبنە چی کە کاریگەری خراپی لەسەر ڕفتان و لە بیرکردنەوەمانە بێت بۆیە ئەم گەنجەکە من ێسا گلیم لیان هەیە ئەڵم ترسم هەیە لە داهاتوو خۆ خەتای گەنجەکە نییە خەتای ئێمەیە کە مامۆسایەکی باش نین زروفی سیاسیەکە زروفی سیاسی باش نییە ئەم هەموو قەیرانە لەسەر یەک بۆی دروستەکەی من زۆر جار بە نمونەی هێڵمەڵەمەوەی لە هەشتایە لەدایک بووە من ناڕۆمە موالی خۆم 61وانە کە شۆڕش ئیلو دەستی پێ تا سا کوشن و بڕینە وعلم نفسی جەڵێ دەنوزانیە لێڵێ لە هەر شوێنێکا کوشن و بڕین هەبێت دیوەکەی تری تاوان و لادانە چێت تۆ باری دەروینەکە تاوانی خۆشەویستینی ئەمن و ئاساییە ئێمەی هەشتا لە لایک بۆ بە قوربان کە ئێستا 34 ساڵە کە لەو پەڕی ئیبداع و داهێنانە ئابێ لە 5 ساڵی یەکەم کە لەسکی دایکی شاب دوای ئەوەی 5 ساڵی یەکەم ژیاوە شەڕ و کوشتار بووە مانای واوی کە زاناگان لە 5 ساڵی یەکەم ئەساسە بناغی بۆ کەسێتی نەبووە هەندێک زانای تر گەشتبینترن لە دوای 5 ساڵەکە قەرەبوو بکرێتەوانێ باش ببێ قەرەبوو یەکەی نەوانێت بەڵام دوای 85 خۆ کوردستان خراپتر بوو شەڕی عێراق و ئێران زیاتر پەرستان ئەنفال دەستی پێ کرد چینەباران دەستی پێ کرد اینجا دوای ئەو داگیرکردنی کوێن دەستی پێ کرد کۆڕەوەکە دەستی پێ کرد گرانی دەستی پێ کرد شەڕی ناخۆ دەستی پێ کرد نازانم پێم ناڵێ ئەم مرۆڤ چۆن دەرون دروستە بێت بۆیە لەسەر بچووکترین شت یەکتری کوژی بۆیە خزمایەتی و عیلاقەمان نەماوە سیقەکە نەماوە ئەم گەنجەش ئەوە پەروەردە بوو دکتۆر جان دەست خۆش بێ مامۆستا جەفەر کۆتا قسە ئەم بە تۆ پرسیارێکی ژەکەم بە کورتی وەڵام بیتەوە دڵنیام لەوەی کە ئەگەر مامۆسایانی ئاینی نەبوونایە بەشێکی ئەم کۆمەڵگەیە بەرەو ئینحرافی زۆر زیاترە ڕۆشت بەڵام لە حزوری ئەم هەموو مزگەوتە ئەم هەموو وتارە ئەم هەموو مامۆسا ئاینیە بەڕێزە بۆچی کۆمەڵگەی ئێمە باس ئەو هەموو خۆری کێسە باستان کرد تیا ڕوویاوە هۆکارەکەی چییە؟ دەستێکی تر هەیە ئەو دەستە باڵا دەسترە لە ئێمە چ لە ڕووی مادیەوە چ لە ڕووی معنەویەوە چ لە ڕووی دەسەڵاتەوە ئەو بەهێزترە ئێمە ئێمە وەزارەتی تەنفیزمانی ئێمە تەبلیغمانێ وما علينا إلا بلاغ المبين ئێمە تەبلیغاتەکەی جارێ زۆر جار لەسەر ئەو تەبلیغاتەش تووشی لێ پێچینەوە لێ پرسینەوە دەبین کە ئیشارەت دەکەیتە دەستەکەیتە سەبرینەکان ئەڵێ نابێتەوە باسیکە بڤێ ئێکە باسن نەکرد ئەو کاتە خەڵکەکە بەرەو هەڵگێران دەڕکاتە ئێمە لە ڕەوانگەی شریعەتی پیرۆزەوە ئەو کارە جێوانە بەراورد دەکەین بە ئاەتەکانی قورئان بە فەرمودەکانی پێغەمبەر ئەوەی کە حرامە ئەوە شریعەت حرامی کرد ئەوەی کە حەڵاڵە ئێمە ڕێنمای یەکەین لەبەرەوە بەڕاستی ئەو ئاەتەکانی قورئان وەکو جەنابی دکتۆر ئیشارەتی پێدا سیر یەک ئاەت کە باسی ئیمانەکە یەکسەر إلا الذين آمنوا وعملوا الصالحات عملك مهم ترى لإيمان أجر إيمان عليه عمل سمرة علمي بعمل باقي ببرة إجابة شو أجر أم علم كدوي بينكين إلا من تاب وآمن وعمل صالحا أبيك دوي شاكك دواوتي خود كم تر لسي ثانية لسر بيوندي كومالاتك أنا كشتي وسبت بيلي نميش تبات وميدكم إن شاء الله بختوردي وميدكم إن شاء الله الرجلين إن شاء الله جشبيني وابرشتو كلامنا وزور لبعنا دورة الهولي عندها أم قيم وأدب وأخلاق بروكم بويا نكرا إن شاء الله بوش يعني ناكري ودوا برايش دەست خۆش کاک حاجی ویستێ دووش کورتی لە کەمتر لە دقیقا فەرموو لە شەستەکان ناکەوتم دیەک هەموو کوردستان یا ماڵێکە و ماڵەکان گرێتەوە هەر لەو دەی خۆمانە ریسپەکان دانیشتن لە مزگەوت تەمەنیان زۆر بوو
ئەگەر دوو کەس زیان زانیا بینی تۆزە تەواونیە هەر نایانێش بەیەکتی بزانانی کە ئاشیانەکردنەوە چۆن ئەیان زانی ئەو دوان دوو پیاوی ڕیسپی عاقل بە ئاماژەیەکیان تێگەیان فلانکەس و فلانکەس قسە ناکەن بێکوانێ باس ئاشتێکیانکەینەوە چۆن بکەین لێ وردەوە لە باز هاتوێشم نۆڕێ بچ ماڵی شێ ئاچین ماڵی فلانکەس دەی هەتاوەکو ئەو دوانشیانە نا قسەکردن کەیچیان دەمی دەرچوایە بتایە با بۆ ماڵیەمە بێ باشە نێڕۆ لە ماڵی وی مارگە تۆزە وەزئی تاوانم وایە بەڵام بە شەرتیوین بە ساوەرێکمان بۆ لێنشکەوسا برنج و شتکەم وێ دەبرۆ ماڵوان حاضر بە ئەجا ئەمریکایان کە تۆزە بینی تاوانەبوو لەگەڵیا هەستی بۆواکی ئەمیش بەرن لەگەڵ خۆیان ئەویست هەڵسێ بڕات و مەجلسیکە بەجێڵێ ئەن بەخوا نەڕووی ئەویشانەیە چۆ لەگەڵ خۆیان یامر بۆ ماڵە کاچوونەوە ماڵە تەمان ئەوە چۆتە ماڵیان کە نانوشیان خوا اینجا باسەکە سبێنە سەرێکی بۆی ئەویش بەرنەوەنێ سبێنێ دێ باسکە هاتوانێ هەتایە نا بەسەر سبێنێ ئەمریکا قسەی لەگەڵ ناکە دیسان ئەویشانە بردە بۆ ماڵی ئەوان و کەسیش باسی ناکەی لەسەر چییە مناقەشە بکەن بۆ شەڕیان بۆ عزیان بووە زۆر بەڕێزان مامۆستا وشێر جافەرانی مامۆستای ئاینی دکتۆر کەریم شەریف قەرچەتانی پسپۆری دەرونی هەروها بەڕێز حاجی عەبدولکەریم ئاڵانقۆزی کەسایەتی کۆمەڵایەتی سوپاس بۆی کە ئامادە بوون هەروها سوپاس بۆ ئێوەش بەڕێزان کە تا کۆتایی بەرنامە لەگەڵمان بوون بینەران تا ئەڵلقەیەکی ترێوەش بەخوا سپێرین سوپاستانەکەین کە تا ئەم ساتە بە دیار بەرنامەکەمانەوە دانیشتن خواتان لەگەڵ